ڕۆمانی زۆر نیگەرانین. ئێوە لەیلاتان نەدیوە؟ نووسینی ڕەسوول یۆنان، وەرگێڕانی جەبار سابیر، خوێندنەوەی پەیام حوسێین. لەیلا لە تەنیش پەنجەرەکەەوە نووسە بوو. بزەیەک کە بەسەر لێوەکانیەوە بوو پیشانی دەدا خەریکە خەونێکی خۆش دەبینێ. لە دەرەوە بای دەهات. باران دەباری، ڕەشایی گاڵەی دەکرد. بەڵام ئەو بێ ئاگا لە هەموو شتێک چوو بۆ خەوێکی قوڵەوە. خەوێک کە نە کۆکەی دایە گەورە کە تۆزێک لەولاترەوە سەرخەوی دەشکان دەیتوانی تێکی بدات و نە چرپەی باوکو دایکی لە ژوورەکەی تەنیشتەوە. بە ئارامی نووسە بوو. بێ ئەوەی بزانێ ڕۆژێک چیرۆکی ژیانی خەو لە چاوی زۆرێک دەتارێنێ. شەوێک لە شەوە تەڕەکانی بەهار بوو. ئەو بەم بەهارەوە شازادەی بەهاری دەبینی. لەیلا کچی ڕەجەبی ئاسنگەر بوو. بەژنی زراف و چاوی شین و پرچە زێڕینەکانی بوو بۆ هۆی ئەوەی ببێتە جوانی گوندی مەرجان و بێ ئەوەی خۆی بزانێ چیرۆکێکی خەماوی بخۆڵقێنێ کە تا دنیایە پشتا و پشت بگوازرێتەوە. بۆ بەیانی ئەو شەوە بارانیە لەیلا کاتێک لە خەو هەستی کرد دنیا جوانتر بووە. ئەوەندە جوان کە تەنانەت نەیدەتوانی بیریشی لێ بکاتەوە. خۆر هەمان خۆری ئاسایی نەبوو. قوقەی کەڵەشێرەکان دڵنەشینتر دەهاتە گوێ. خەونی بینی بوو. گوڵێکی سووری گەورە لە ناوەڕاستی دەریاچەی گوندەکەدا ڕواوە و ئەو لە ژێریدا لە قوڵایی دەریاچەکەدا لەگەڵ پەریەکان دەژی. دایە من خەونم بە گوڵێکی سووری گەورەوە بینی. ئەمەی بەدایکی وت کە ئەوی خەبەر کردبەوە. دایکی قسەکەی پێبڕی. هەستە دەست و دەم و چاوت بشۆرە و چایەک دەم بکە. بۆ دایکی خەونەکەی ئەو ئاسایی بوو. جۆش و خڕۆشی گەنجیشی دەبێ ئەو بەرەو خەونگەلی جوان بەئاژوێ. لەیلا هەستا و دوای شتنی دەست و دەم و چاوی چۆم و بەقەکە. چای وشکی کردە قۆریەکەوە. بەلۆعەی سەماوەرەکەی کردەوە و نوقمی ئەو خەونە بوو کە بینی بووی. گوڵە سوورە گەورەکە هێور لە ناو ئاوەکەوە دەهاتە دەرێ. ئەو لە کەناری دەریاچەکەدا نوقمی تەماشای گوڵەکە بوو. پەریەکان لەسەر گەڵا و پەڕەگوڵەکان دانیشتبوون و گۆرانیان دەوت. نەکبەت ئەو ئاگال لەکوێیە؟ بە دەنگی دایکی هاتەوە خۆ. ئاوی قۆریەکە خەریک بوو سەرڕێژی دەکرد. دەستە پاچە بەلۆعەی سەماوەرەکەی گرتەوە. کاتێک دایکی لە موبەقەکە چووە دەرێ بێ ئەوەی تەنورەکەی هەڵکات خۆی دا بە ئاوی دەریاچەکەدا و بەرەو گوڵە سوورەکە چوو. خێراکە لەیلا، دەنگی دایکی نەبیست. پەریەکان هاتنە پێشوازی و ئەویان لەگەڵ خۆیان برد بۆ بنی دەریاچەکە. پیاڵەکانت بیر نەچێت. لە بنی دەریاچەکەەوە هاواری کرد بە چاوان. ئێستا پەریەکان لە دەوری گرت بووبوونەوە و سەیریان دەکرد. زۆر خۆشحاڵ بوو لەوەی خۆی لە ناو ئاپۆرای ئەواندا دەبینی. هەر باوەڕی نەدەکرد ڕۆژێک بچێتە دنیاکەی ئەوانەوە. دنیای پەریەکان زۆر ئەفسانەیی بوو. دنیایەک بوو لە ڕووناکی و زوڵاڵی. ئەوان لەژێر گوڵێکی سووری گەورە لە ناوەڕاستی دەریاچەکەدا دەژیان. گوڵێکی سوور کە تەنیا دەیتوانی لە حکایەتەکاندا بوونی هەبێت. بە پێی وتەکانی دایە گەورە ئەو گوڵە دێوێکی غەمگین لە ناوەڕاستی دەریاچەکەدا ڕواندبووی بۆ ئەوەی تەنیا نەبێت. کتوب پڕبیری لە دێوەکە کردەوە و ترس دایگرت. نەبادا ئێستا بگات. لاسکی گوڵە سوورەکەی گرت و لە ئاوەکە هاتە دەرێ و لەسەر یەکێک لە گەڵاکانیەوە خۆی هەڵدا بۆ موبەقەکە. سەری قۆریەکەی هەڵدایەوە بزانێت چایەکە دەمی کێشاوە یان نا. لە هەڵمی چایەکەدا پەریەکانی بینی بانگیان دەکرد. سەری قۆریەکەی دانایەوە و دیسان خۆی لە ئاپۆرای ئەواندا بینیەوە. شاپەری لەسەر تاشە بەردێک دانیشتبوو دەفی مانگی دەژەند. پەریەکان بە چواردەوریدا لەسەر خۆ سەمایان دەکرد. لە گۆشەیەکدا وەستا سەیر بکات. دەفی مانگ بە جوڵەی دەستەکانی شاپەری بەرز و نزم دەبەوە و ڕووناکیەکەی سەمای پەریەکانی جوانتر دەکرد. ئەوە چیت لێ هات کچێ؟ دەنگی دایی بیست و بە دوای ئەودا هەستی کرد سەری دێشێ. دایکی بەدەست تون کێشابووی بەسەریدا. خۆشت دەزانی بیر لە چی دەکەیتەوە کچەتی و؟ لە ساتێکدا دەریاچە و گوڵی سوور و پەریەکانیش لە چاوی ون بوون و سەری خستە نێو دەستەکانیەوە و لەسەر ئەردەکە دانیشت. دایکی خێرا قۆریەکەی هەڵگرت و هاواری کرد بیان و مەگرە، هەستە خێرا پیاڵەکان هەڵگرە و وەرە. لە کاتێکا سەری ئازارێکی توندی هەبوو هەستا. چەند پیاڵەیەکی خستە سەر سینیەکە و بە دوای دایکیدا لە موبەقەکە چووە دەرێ. پەریەکان لە بنی دەریاچەکەەوە بە نیگەرانی سەیریان دەکرد.
هەوڵیدا بیریان لێ نەکاتەوە کە لەسەر خوانەکە دانیشتبوو بەردەوام بیری دەکردەوە. حەزی دەکرد کەس حەقی نەبێت بەسەریەوە، بەڵام دایکی بەردەوام چاوی لەسەری بوو. لەیلا چایی تێکە، لەیلا بەرچاییەکەت بخۆ، لەیلا نان بخەرە سەر خوانەکە، لەیلا. جۆش و خۆشێکی سیر کەوتووە دڵی لەیلاوە. شۆڕێک وەک غاردانی ڕەوە ئەسپی سپی لەسەر جادە و دەشتەکان. ئەو ڕای دەکرد و جادە و دەشتەکان تەکشان، ئەو ڕای دەکرد و پەریەکان هەلهەلەیان لێدەدا. دایکی بە ئاماژە لە باوکی گەیاند سەیری لەیلا بکات و باوکی چاوی تێبڕی. لەیلا نەیدەبیست، چما کەڕ بوو بێت. باوکی هاواری کرد، لەیلا کچێ لەگەڵ تۆمە. کتوپڕ ئەو هاتەوە سەر خۆی. بەڵێ باوکە. لەکوێی باوکە؟ لەیلا لە مەبەستی باوکی نەگەیشت. دەی دیارە لێرەم لای تۆ. باوکی نیگایەکی پڕمانەی تێگرت و وتی بەڵام ئاگات لە جێگەیەکی ترە. لەیلا خێراوتی بابە من خەونم بە گوڵێکی سوورەوە بینی. دایکی قسەکەی پێبڕی باشە دەی دواتر خەونەکەت دەگێڕیەوە، هەستە و خوانەکە کۆکەرەوە. لەیلا هەستا، قۆری و پیاڵەکەی خستە سەر سینیەکە و خوانەکەی کۆکردەوە. هەمووی هەڵگرت و بەرەو موبەقەکە بەڕێکەوت. کاتێک دوور کەوتەوە دایە گەورە لەسەر خۆ بەگوێی دایکی تا چرپاندی بووکەکەم وریای ئەو کچە بە شتێکی بەسەر دێت. دایە گەورە بۆنی هەموو شتێکی دەکرد. بە ڕواڵەت وای دەنوان خەریکی کاری خۆیەتی، بەڵام خەڵکی هەموو هەواڵەکانیان بۆ جاری یەکەم لە زمانی ئەوە دەبیست. ئێستا ئەو باش دەیزانی لەیلا عاشق بووە، بەڵام عاشقی کێ نەیدەزانی. هەوڵی دەدا ئەو پیاوە بناسێ. قیافەی هەموو کوڕانی گوندەکەی هێنایە بەرچاوی یەک لە سەریان وەستا، بەڵام کەس سەرنجی ڕانەکێشە. لەیلا لە نێو کوڕاندا ئەوینداری زۆری هەبوو، بەڵام دڵی نەدا بۆ هیچ کامیان. دایە گەورە وەک هەمیشە کە دەبوو سەر لە هەموو ڕووداوەکان دەربکات، بێکار دانەنیشت و بڕیاریدا هەر جۆرێک بووە سەر لە بابەتەکە دەربکات. هەر کە باوک و دایکی لەیلا بۆ ئەنجامدانی کاری ڕۆژانە لە ماڵچوونە دەر بانگی لەیلای کرد. لەیلا، بەڵێ، تۆ شتێکت بەسەر هاتووە؟ نا. نەخۆش دیاری؟ نا نەخۆش نیم دایە گەورە. ئەو خەریک بۆ حەوشەکەی گسک دەدا و ئەو پرژێنی دەکرد. دایە گەورە لەسەر کورسیە پۆڵندیەکەی تۆزێک جوڵاوتی با نەخۆشی ئەمڕۆ جۆرێکی. لەیلا دەستی لە کار هەڵگرت، سەری هەڵبڕی و چاوی لە چاوی دایە گەورە بڕی کە لە باڵکۆنەکە دانیشتبوو. بۆچی پێت وایە من نەخۆشم؟ هەست دەکەم وەک هەموو ڕۆژێک شاد و بەکەیف نیت. دایە گەورە بیر دەکەمەوە. لە چی؟ بیر لە پەریەکان دەکەمەوە، ئەو پەریانەی لە خەوندا بینی من. دواتر سەری دانەواند و دەستی کردەوە بە گسکدان. دایە گەورە بێبایەخانە پرسی چوویتە میوانیشیان؟ بەڵێ. دایە گەورە کۆکی و لەسەر خۆوتی خۆزگە نەچوویتایە. بۆچی؟ دەزانی گەردێوەکە دەربکەوتایە چی دەقەوما؟ لەیلا ترسا. نا، مەگەر چی ڕووی دەدا؟ گەردێوەکە توێ دەبینی تەلیسمی دەکردی و تۆ ئیتر نەتدەتوانی لە خەونەکەت بێیتە دەرێ. ئارەقێکی سارد نیشتە سەر ناوچەوانی لەیلا. یانی دێوەکان هێندە ناڕەسەنن؟ دێوەکان ناڕەسەن نین کچم، تەنیان و لەبەر ئەمەیش هەر کەسێک دەبینن تەلیسمی دەکەن تا لای خۆیان گلی بدەنەوە. لەیلا کەوتە بیرەبیرەوە. گەردێوەکە بەسەردا دەهات بەڕاستی کاری تەواو بوو. ئیتر ئەو قەد ڕوخساری باوک و دایک و دایە گەورەشی نەدەبینی. دایە گەورە لەبەر ئەوەی کە ئەوی ترساندەبوو بێتاقەت بوو وتی سوپاس بۆ خودا، هەموو شتێک بەخێرگەڕا. لەیلا بەدەنگی دایە گەورە هاتەوە خۆ و دیسان کەوتەوە گسکدان و هەوڵیدا ئیتر بیر لە دێ و پەریەکان و بیر لەو خەونیش نەکاتەوە کە بینی بووی. زوو حەوشەی ماڵەکەی گسکدا و دواتر چووە موبەقەکە تا قاپەکان بشوات. دەبوو بەر لە هاتنەوەی دایکی کارەکانی ناوماڵی ئەنجام بدایە. دایە گەورەیش پێی باش بوو لەبەر هەتاوی بەهاردا لەسەر کورسێ کاڵەوبووەکەیدا وەنەوز بدات و لە دەرفەتێکی دیکەدا دوای ڕووداوەکە بکەوێت. شنەیەک کە دەهات یاری بە تەنورە گوڵدارەکەی دایە گەورە دەکرد. میلی کاتژمێرەکە وەک ڕۆژانی پێشوو لەسەر خۆ دەچوونە پێش. کتوپڕ دەنگی شکانی قاپێک کە لە دەست لەیلا بەربووبەوە وەنەوزەکەی دایە گەورەی تێکدا. دیسان بیر لە پەریەکان دەکەیتەوە؟ نا دایە گەورە، گەر بیریان لێ دەکەیتەوە هەوڵ بدە لە بیریان بکەیت. بە چاوان.
لەیلا قاپشتنەکەی تەواو کردبوو. پارچەی شکاوی قاپەکەیشی لەسەر زەویەکە گرت کردەوە و لە موبەقەکە هاتە دەرێ. حەزی دەکرد تەنیا بێت، تەنیا. هەر بۆیە چووە ژووری میوان. تاقە ژوورێک کە هەمیشە کشومات بوو، تەنیا بۆ پێشوازی میوان کەڵکی لێوەردەگیرا. ماڵەکەی ئەوان ماڵێکی دێرین و دوونهۆم بوو. بە حەوشەیەکی گەورەوە کە دارچوویەکی گەورە لە ناوەڕاستەکەیدا بوو. ئەوان لە نهۆمی دووەم دەژیان و نهۆمی یەکەمیشیان بۆ ڕاگررتنی مەڕ و ماڵات و کۆگا و گژوگیا و شتی تر بەکاردەبێت. ئەو نهۆمەی ئەوانی لێدەژیان جگە لە هۆڵ و ژووری میوان دوو ژووری تریشی هەبوو کە یەکیان هی باوکو دایکی بوو، ئەوی تریش هی ئەو دایە گەورە بوو. لەیلا هەر کاتێک دڵی دەگیرا دەچوە ژووری میوان تا کەس بێزاری نەکات. ئێستاش چوو بۆ ئەوێ تا لەگەڵ خۆی تەنیا بێت. غافڵ لەوەی دایە گەورە بێدەنگ وەک سێبەر بە دوای داهاتەبوو. کاتێک لە ئاوێنەکەدا قژی لەسەر دەم و چاوی لابرد، دایە گەورەی لە دوای خۆیەوە بینی. خەریک و تەسبیحاتی دەکرد. تۆ شتێک لە من دەشاریەوە کچەکەم. لەیلا بێباکانە وتی شتێکم نییە لێتی بشارمەوە. دایە گەورە قسەکانی پێبڕی. تۆ عاشق بووی؟ لەیلا پێکەنی دڵنیایی؟ دڵنیام. دایە گەورە کاتێک بینی ناتوانێت شتێکی لێ دەربکێشێ لە دەڕێگەیەکی ترەوە هاتەناوە. ئەوین گوناه نییە کچم، گەر کەسێک دڵی بردوویت پێم بڵێ با یارمەتیت بدەم. لەیلا شانەکەی بە قژی داهێنا و قژی ڕشتە سەر ڕوخساری. خەریکە چی دەڵێی دایە گەورە؟ باسی چی دەکەیت؟ دایە گەورە لە کاتێکدا سڵاواتی لەناروتی باسی عەشق کچەکەم. لەیلا لەو دیو قژیەوە وتی من نازانم عەشق چییە. با دەزانی، زۆر باشیش دەزانی. دایە گەورە وازی نەدەهێنا. لەیلا قژی بۆ دواوە هەڵدایەوە و بە تۆزێک توندیەوە وتی دەهێڵی بەکارەکەم ڕابگەم یان نا. دایە گەورە بێبایەخ بە توندی دەنگی لەیلا لەسەر خۆوتی پێم خۆشە پێم بڵێ کێ دڵی بردووی تا ڕێنمایی بکەم. حەز ناکەم خوددا نەکردە تووشت بە تووشی کەسێکی نامردەوە بێ. دواتر درێژەی دایە دنیا پڕە لە گورگ گەلێک لە جوروبەرگی مرۆڤدا. کچانی لە تەمەنی تۆدا ناتوانن ئەم جۆرە گورگانە بناسن. ئەم گورگانە زۆرێک لە کچانیان بێبن کردووە. لەیلا توش بوو نەی دەزانێت چ وەڵامێک بداتەوە. دایە گەورە لەو دەستە مرۆڤانە بوو کە تا سەر و بنی بابەتێک دەرنەهێنن ئۆقرە ناگرن. لە کاتێکدا پرچەکانی دەهۆنیەوە ئارام و بێگەروتی گەر پێت خۆشە هەروە لە خۆ بڵێم عاشق بووم دەیڵێم. دایە گەورە لە ئاوێنەکەدا لە چاوەکانی لەیلا ڕاماوتی لە خۆوە نا، ڕاستیەکەی بڵێ. لەیلا وەڵامی دایەوە من ڕاستیەکەم وت، کەس دڵی نەبردوم. دایە گەورە لە کاتێکدا سڵاواتی دەناروتی لەعنەت لە شەیتان، بۆچی درۆ دەکەیت؟ لەیلا هاواری کرد درۆ ناکەم، من عاشق نەبووم. دایە گەورە کە تا ئێستا ئارام قسەی دەکرد کت و پرتەنگی هەڵبڕی. ناتوانی بیشاریەوە. گەر یەکێک عاشق بێت لە دوورەوە دیارە. چ بێڵێ چ نەیڵێ هەموو تێدەگەن ئەو عاشق بوو و ئێستایش من زۆر باش دەیزانم تۆ عاشق بووی. لەیلا لەوەی کە دایە گەورە زۆر باوەڕی وابوو ئەو دڵی داوەتە کەسێک سەری سوورما پرسی چوزانی؟ بزەیەکی تەمومژاوی نیشتە سەر لێوەکانی دایە گەورە. چاوەکانت لەیلا، چاوەکانت خەریکن قسە دەکەن. دایە گەورە ئەمەی وت و لە ژوورەکە چووە دەرێ. لەیلا لە ئاوێنەکەدا لە چاوەکانی خۆی وردبەوە. دایە گەورە ڕاستی دەکرد. چاوەکانی دەدرەوشانەوە. شتێک لەواندا هەناسەی دەدا، شتێکی وەک عەشق، شتێکی وەک دەرکردنی گردگردی شتەکان و دەوروبەر، شتێکی وەک ڕووناکی کە دەیتوانی تاریکیەکان ڕووناک بکاتەوە. ئیدی ئەو هەمان کچەکەی پێشوو نەبوو. لەگەڵ هەموو شتێک و هەموو کەسێکدا هەستی بە نزیکی دەکرد و ئەو خەونێش کە بینی ووی بێهۆ نەبوو. ئیتر ئەو جۆرێکی تر بیری لە دەریاچەکە دەکردەوە و هەروە لە پەریەکان و ژیان و دنیاش. ڕۆژێک پێشتر پیاوێکی ناسی بوو، ئەفسانەوی و خۆشەویست. پیاوێک کە دەبوو لە ئاسمانەکان بژیایە و ئەو لەسەر زەوی بینی بووی. لە تەنیش ئەو جادەگەڵەی لە دامێنی گوندەکەوە تێدەپەڕی، ئاشنایی ئەو لەگەڵ ئەو پیاوە زۆر بەڕێکەوت دروست بوو. واتە گەر ئۆتۆمبیلی کابرا پەکی نەکەوتایە و کابرا ناچار نەبووایە لە ئۆتۆمبیلەکەی دابەزێ، هەرگیز ئەم ڕووداوە ڕووی نەدەدا. دوێنێ تەنگەی خۆرئاوا لەیلا لە باقی ئەو کچانە دوا کەوتبوو کە لە کانیەکە دەگەڕانەوە و بە تەنیا خەریک بوو دەهاتەوە کە تووشی ئەو پیاوە بوو.
کابرا ماندوو لە چاکردنەوەی ئۆتۆمبیلەکە. پاڵی بەسپەرەکەی پێشەوەدا بوو، ماندوێتی دەردەکرد. کابرا زۆری چینو بوو. بە بینینی لەیلا کە گۆزە بەشان لە تەنیشت جادەکەەوە تێدەپەڕێ، چینوتر بوو. لەیلای بان کرد: دوێتە گیان، دەتوانم تۆزێک ئاو لە گۆزەکەت بخۆمەوە؟ لەیلا کەوتە ژێر کاریگەری دەنگە گڕەکەیەوە. چووە پێش و گۆزەکەی دایە دەست کابرا. دزەنیگا لێ ڕاما. پیاوێکی کەڵەگەت و بەهێز کە دیار بوو تەمەنی 30 ساڵێک دەبوو. قوڵکەی چاوەکانی پڕ کرد. ئەو گەنم ڕەنگ بوو، دەموچاوێکی خڕی هەبوو. قژی ڕەش و لول بوو، چاوەکانی کوژەکەی و بریقاوە. سمێڵە پڕەکەی کە لە هەردوو لالێوی سەرەوەی شۆڕ بووبەوە بوو بەهۆی ئەوەی قیافەیەکی سەرنجڕاکێشی هەبێت. کابرا گۆزەکەی لێوەرگرت و هەڵی بڕی بۆ دەمی. هەرکە دایگرتەوە پرسی: ناوت چییە؟ لەیلا بێ ئەوەی بێوتی لەیلا. سوور بۆوە، چاوی بڕیە زەویەکە. شتێک لە چاوەکانی کابراتا بڵێ سەیسەند. ناوێکی جوانە. لەژێر لێوەوە وتیەوە لەیلا، لەیلا. بەدەنگی بەرزوتی: خۆیشە جوانی، ڕێک وەک ناوەکەت. لەیلا چیامە چ بڵێ؟ هیچی نەوت، تەنیا پێکەنی. کابرا هەلەکەی قۆستەوە. ئاسک نابێت پێ بنێتە سەرجادا، ئۆتۆمبیلەکان دەیکەن بەژێرەوە. دیسان ئەو نەخوازرا وەڵامی دایەوە: ئاسک شارەزایە، چۆن لە جادە بپەڕێتەوە؟ پاشان گۆزەکەی لێوەرگرت و بەڕێکەوت. دڵی تونتر لە هەمیشە لێی دەدا. هێشتا چەند هەنگاوێک دوور نەکەوتبووەوە. دەنگی کابرا لە گوێیدا زایاڵی دایەوە. هەموو هەفتەیەک یەکشەممان ڕێم دەکەوێتە ئێرە. هیوادارم دیزان بتبینم. لەلاوە ئاوڕی بۆ دواوە دایەوە و کابرایش تامەزرۆیانە سەیری کرد. نیگایان تێکگیرا. کابرا خێراوتی: ڕاستی ناوی خۆم نەوت، ناوم ئیبراهیمە. لەیلا بێ ئەوەی شتێک بڵێ چاوی لەسەر کابرا هەڵگرت و درێژی بە ڕێگەکەیدا. وێڕای ئەوەی قاچەکانی سست بوو، سەرباری ئەوەی دڵی لای کابرا جێهێشت بوو، تا دەیتوانی هەنگاوەکانی تونتر هەڵگرت و لێی دوورکەوتەوە. کاتێک گەیشتەوە ماڵێ بە پێچەوانی هەمیشە هەستی بە ماندوێتی نەکرد. هەستێکی خۆش بوونی تەنی بوو و قیافەی ئیبراهیم کە لە خەیاڵیدا نەخشی بەست بوو چالاکیەکی لە وەسف نەهاتووی پێبەخشی بوو. چاوەکانت لەیلا، چاوەکانت خەریکن قسە دەکەن. دیسان دەنگی دایە گەورە لە گوێیدا دەنگی دایەوە. دڵی سست بوو. خێرا ئاوڕی دایەوە، دایە گەورە دیار نەبوو. خەیاڵ سەری تێکردە بوو. هەستی کرد کەسێک لە دڵیەوە بەرەو چاوەکانی خۆی هەڵدەزنێ. ئاوڕی بۆ ئامێنەکە دایەوە، پیاوێک لە قوڵایی چاوەکانیەوە بەرەو پێش دێت. قساری ئاشکرا نەبوو. پێڵوەکانی داخست و کردیەوە. ئەمجارە ڕوونتر کابرای بینی. ئەوی دەناسی ئیبراهیم بوو. دڵی لەرزی. ئیبراهیم نزیک بوو و نزیک و نزیکتر و دواتر لە شێوەی دڵۆپە فرمێسکێکدا نیشتە چاوەکانی. نەدەکەوت و نەدەگەڕایەوە ناوەوە. کتوپڕ پەریەکان دەوریان گرت و کردیانە هەراهۆریا. بەڵام لەیلا نەترسا و نەجادووی لێکرا. ئیتر ئەوان بایەخیان نەبوو بۆی. تەنانەت لەوەیش کە بەرەبەیان لە بری ئەوەی بیر لە ئیبراهیم بکاتەوە بیری لەوان کردبووەوە، هەستی بە پەشیمانی کرد. ئیتر ئەوان جێگەیەکیان لە خەیاڵاتی ئەودا نەبوو. لەبەر ئەمەش زوون بوون. ئیتر ئەو تەنیا بیری لە ئیبراهیم دەکردەوە. بیری لەو دڵۆپە فرمێسکە دەکردەوە کە لە گۆشەی چاوەکانیدا نەخشی بەست بوو. لەیلا، تۆ برسیت نییە؟ دەنگی دایکی بوو. بانگی دەکرد بێت و نانی نێوڕۆ بخوات. کات زۆر زوو تێپەڕی بوو. خۆر بە تاقی ئاسمانەوە بوو. هەر ئێستا دێم دایکە. هەستا کە بەرەو دەرگاکە ڕۆیشت، بەسەر قۆڵەکەی چاوەکانی سڕی. کاتێک چووە هۆڵەکەوە دایکی خوانەکەی ڕاخستە بوو. دانیشت و بە بێمەیلی کەوتە نان خواردن. بەردەوام بیری لە ئیبراهیم دەکردەوە. بەڵام وای دەنواند بیر لە کەس یا شتێک ناکاتەوە. کە نانەکەی خوارد، هەر لەوێ کەمێک دوورتر لە باوکی ڕاکشا تا لەگەڵ خەونەکانیدا تەنیا بێت. ئیتر دەنگی خەماوی پشیلەکان ئەزێتیان نەدەدا کە لە حەوشەکە دەیان ناڵاند. نوقمی خەون و خەیاڵی خۆش بوو. هەستی بە تێپەڕینی سادەکان نەدەکرد. خەونەکەتم لێکدایەوە لەیلا. دایە گەورە تەرچەفەکەی لەسەر خۆی لادا و هەستا و لە جێگەی خۆی دانیشت. داهاتوو دڕوونە. بابەکە لە گۆشەیەکی ژوورەکەدا وەنەوزی دەدا پێڵوەکانی کردەوە. کاتژمێر چەندە؟ دایە گەورە سەیرێکی کاتژمێری قەت دیوارەکەی کرد و وتی: 4 هەستە کوڕم، بڕۆ سەرکار.
باش نییە لەم کاتژمێری ڕۆژدا کارگەکەت داخرابێت. بەڵێ دایە، دەبێ هەستم. یەک دنیا بێڵی شکاوم لە بەردەستا ماوە، دەبێت نۆژەنیان بکەمەوە. دایە گەورە چاوەڕێی نەکرد تا باوکی لەیلا لە ماڵ بڕواتە دەرێ. ڕووی کردە لەیلا کە لە گۆشەی هۆڵەکە دانیشتبوو، وتی: هەر کەسێک خەون بە پەریەکانەوە ببینێ بە زیوی دەبێ بەبووک. لەیلا کە ئیتر پێی خۆش نەبوو ناوی پەریەکان بژنەوێ، بە بیستنی ئەم ڕستەیە بریسکەی شادی گەڕایە چاوەکانی و هاوکات پیشانی دا ئەم بابەتە بەلایەوە بێبایەخە. دایە گەورە درێژەی دایە. ئەمە لە حاڵێکدایە کە پەریەکان لە خەونەکەیدا دەفیان ژەندبێت و سەمایان کردبێت. لەیلا پرسی: یانی من دەبمە بووک؟ دایە گەورە بەسەر ئاماژەی بۆ کرد: بەڵێ. ڕووی کردە ڕەجەب کە خەریک بوو لە ماڵ دەردەچووتی: لە بیری جیازیدا بە کوڕم. دایکی لەیلا کە لە موبەقەکە قاپی دەشت، ڕێگەی نەدا کوڕەکەی هیچ بڵێ، یەکسەر هاواری کرد: خۆزگە کچە گوڵەکەم ببێتە بووک، هەموو شتێکی ئامادەیە. ئێستا ڕەجەب لە ماڵ چوو بۆ دەر. دایە گەورە دەنگی نزم کردبووە و بە جۆرێک کە دایکی لەیلا نەیبیستێ بە پێکەنینەوە وتی: ئێستا ڕاستیەکەی دەڵێی؟ عاشقی کێ بووی؟ لێیلا ناوچەوانی تێکنا. بەیانی پرسیت. منیش وتم عاشقی کەسێک نەبووم، دیسان بێڵێمەوە. دایە گەورە لەوەی دیسان شتێکی دەستگیر نەبوو بوو بێتاقەت بوو. چاوی لەسەر ڕوخساری لەیلا هەڵگرت. چاوی بڕیە خاڵێکی نادیار لە هەوادا. خەتای تۆ نییە، دەور و زەمانە گۆڕاوە، دەبێت بەم شێوەیە وەڵام بدەیتەوە. لەیلا ویستی لە قسە بە توێکڵەکەی دایە گەورە لە ئاماندا بێت. هەستا و چوەک باڵکۆنەکە دانیشت، بەڵام دایە گەورە وازی نەدەهێنا. ئێستا کە ناڵی دیارۆکێیە باشە مەیڵێ، بەڵام هیوادارم دەست بەتاڵ نەگەڕێیتەوە. دەنگی دایە گەورە وەک بڕبەند بەسەر ڕۆحیدا دەهات. حوسڵەی نەما. لە باڵکۆنەکەیش هەستا و لە پلیکانەکان چوە خوارێ و لە ناوەڕاستی حەوشەکەدا پاڵیدا بەدارتووەکەوە. لە دەرگای نیوەکراوەی حەوشەکەەوە سەیری دەرەوەی کرد. کۆڵانەکە دەبینرا. چوە فیکرەوە و لە خەیاڵیدا کۆڵانەکە گۆڕا بۆ جادە و ئیبراهیم بە ترێلەکەیەوە لە دوورەوە دەرکەوت. ترێلەکە هاتە پێشێ. لە ناوەڕاستی جادەکەدا وەستا بوو. ترێلەکە نزیک و نزیکتر بووە. تۆزێکی مابوو بیکات بەژێرەوە. چاوی نوقاند. لەیلا، ئێرە شوێنی نووستن نییە. گەر خەوت دێ بڕۆ هۆڵەکە بخەوە. هاتەوە سەرخۆی. دایکی بەرامبەری ڕاوەستا بوو. نا، خەوم نایەت. کتوپڕ پێڵەوەکانی نیشتە سەر یەک. دایکی نیگایەکی پڕمانای لێ کرد و ڕۆیشت. چاوەکانی تا سەر پلیکانەکان قاچەکانی دایەیان بەڕێ کرد. دواتر چاوی بڕیە لە قەتێک شڕژاوەکانی دارتووەکە و هەناسەیەکی قوڵی هەڵکێشا. خەیاڵی ئیبراهیم نەیدەهێشت ساتێک تەنیا بێت. چۆلەکەکان هاتوو هاواریان بوو. گەڵاکان لەگەڵ شنە سەمایان دەکرد، بەڵام هیچ کام لەوان نەیان دەتوانی سەرنجی ئەو بەلای خۆیدا ڕابکێشن. ئەو خراپ لە گشت فکران چوو بوو. لە فکری ئەوەی ڕۆژانی هەفتە چۆن تێدەپەڕێنێ تا دووبارە ئیبراهیم ببینێتەوە. ڕۆژەکان باش یان خراپ بە دوای یەکدا تێپەڕین و ڕۆژی جوان هات. ئەو ڕۆژەی یەکشەممە بوو. لەگەڵ باقی یەکشەممەکان جیاواز بوو. لەیلا زۆر نەئارام بوو. لەو کاتەوەی لە خەو هەستا بوو، چاوی لەسەر کاتژمێرەکە هەڵنەدەگرت. ئەندامانی خێزان وەک هەموو یەکشەممەیەک چووبوونە بازاڕ. یەکشەممان ئاوایی مەرجان حاڵوبارێکی نامۆی بەخۆوە دەگرت. هەموو دڕژانە دەرێ، پیر و لاو، گەورە و بچووک. ڕۆژانی یەکشەممە فرۆشیارە خۆماڵی و بێگانەکان لە گۆڕەپانی ئاواییەکەدا کەلوپەلیان بڵاو دەکردەوە. لەیلا هەموو پێش نیوەڕۆکە بە نیگەرانی و ئۆخژنەوە بە حەوشەکەدا هات و چوو. لە موبەقەکە پیاسەی کرد. لە ژوورەکانیشدا کردی. پیاسەی لە هەموو ئەو خەون و خولیایانەدا کرد کە هەیبوو. لە سەرەتای ژیانەوە پیاسەی کرد تا کۆتاییەکەی تا کات تێپەڕێنێ. دنیای دا بەژێر و پێوە. لە ئاوایی و شارەکان تێپەڕی. لە چیا و دەریاکان تێپەڕی، بەڵام دیسان نەگەیشتە ئیبراهیم. تەنیا باوک و دایک و دایە گەورەی لە بەرامبەر خۆیدا لەسەر خوانەکە بینی. نیوەڕۆ بوو. تا عەسر زۆری مابوو. خودای دەکرد میلەکان تونتر بجوڵێن. فکری ئەوەی ئیبراهیم نەیەت دوانیوەڕۆ درێژ بێتەوە و ڕووداوێکی تایبەت بقومێ و ئەو نەتوانێ بچێتە سەرکانیەکە ئازاری دەدا. بەڵام کات تێپەڕی بە جۆرێک کە تەنانەت بیریشی لێ نەدەکردەوە.
دەوروبەری کاتژمێر 4 لەشکەکەی لەسەر کرد و گۆزەکەی هەڵگرت و لە ماڵ چووە دەرێ. دڵی فنچقی دەکرد کە لەسەر کۆڵانەکە پێچی کردەوە. تێکەڵاوی کچانی تری ئاواییەکە بوو بەرەو کانیەکە بەڕێکەوت. کانیەکە کەوتوو بۆ دەرەوەی ئاواییەکە، تەنیشت جادەخۆڵەکە، جێگەیەک کە باخەکان تەواو دەبوون و تەپۆڵکەکان و بە تەریبی ئەوانیش دەشتەکان دەستیان پێدەکرد، نەدوور بوو نە نزیک. لەبەر ئەوەی کە ئەو بیرە ئاوانەی خەڵکەکە لە ماڵەکانیاندا لێیاندا بوو سوێر بوو، ئەوان بۆ خواردنەوە کەڵکیان لە ئاوی کانیەکە وەردەگرت. کچەکان تا گەیشتنە کانیەکە بە درێژایی ڕێگەکە گۆرانیان وت. دەنگی لەیلا لە نێویاندا دڵنەوازتر بوو. دڵنەوازی دەنگی لەیلا ڕەنگە بەو هۆیەوە بوو بێت کە پتر لەوانی تر گوێی لە دەنگی گۆرانی بێژە گەڕۆکەکان دەگرت. کاتێک گۆرانی بێژەکان تاوناتاوێ دەهاتنە ئاواییەکەی ئەوان، لیلا یەکەمین کچێک بوو پەنجەرەکەی ڕۆ و دەنگی ئەوان دەکردەوە. کچەکان کاتێک گەیشتنە ئەوێ وەک پۆلی باڵندە تینووەکان دایان لە ئاوەکە. کانیەکە جوانیەکی فێنکی هەبوو، ئەفسوناوی بوو. کچەکان بەجلی ڕەنگاوڕەنگەوە دەیانگۆڕی بۆ تابلۆیەکی ڕەزئامێز و جادوویی، تابلۆیەک کە دەکرا بە تەنیا بیدەیت لە دیواری هەوری ئاسمان. یەک گۆزەکانیان پڕ کرد و کەوتنە ڕێ تا بگەڕێنەوە. لیلا نەیدەویست لەگەڵ ئەوان بگەڕێتەوە، بەڵام نەیدەتوانی هیچ بیانوویەکیش بهێنێتەوە. کە گەیشتە نیوەی ڕێ، بە بیانووی ئەوەی کە ماندووە وەستا و گۆزەکەی دانا. بێ ئەوەی کەس پێ بزانێ کارەکەی ئەنقەستە، گۆزەکەی ئاوەژوو کردەوە. نیوەی ئاوی گۆزەکە ڕژا. کچەکان دایانە پێکەنین. لیلا وای دەرخست و ڕێیە. ئەو ئاوەشی لە گۆزەکەدا مابوو ڕشتی و بەرەو کانیەکە گەڕایەوە تا دووبارە پڕی بکاتەوە. هەستی بە خۆشحاڵی دەکرد لەوەی پیلانەکەی سەری گرتبوو. خۆر خەریک بوو دوایین تیشکەکانی لەسەر زەوی گرتەکردەوە و کە ئەو دیسان گۆزەکەی پڕ کرد و کەوتە ڕێ. تا چاو هەتەری دەکرد جادەبوو. لەسەر خۆ هەنگاوەکانی هەڵگرت تا ئیبراهیم بگاتە جێ. هەوڵیدا جڵەوی نیگەرانیەکەی بکات. هەوڵیدا ئاگای لە دڵی بێت تا لە گەریویەوە نێتە دەرێ. هێندەی نەخایاند هۆڕنی ترێلەکە لە گوێیدا دەنگیدایەوە. ئیبراهیم خەریک بوو دەهات. ئارەزووەکانی نزیک دەبوونەوە. ترسێکی خۆش گیانی داگرت. توانای ئەوەی نەبوو هەنگاوەکانی هەڵبگرێت. نەیدەزانی دەبێت چی بکات. ترێلەکە خەریک بوو نزیک دەبەوە. قاچی لە بەردێک هەڵنووتە، بەڵام خۆی کۆنتڕۆڵ کرد. گۆزەکەی دانا لەچکەکەی چاک کرد. هێشتا نەهاتبووە سەرخۆ. ترێلەکە هات و بە خێرایی لە تەنیشتیەوە تێپەڕی. لە کاتی تێپەڕینیدا ئیبراهیمی بینی بوو. وەک بڵێ دنیای بەسەردا ڕووخابێت. دڵی داکەوت. ڕەشایی لە چاوەکانیدا نەما، تۆزێکی مابوو لە هۆش بچێت. دەنگی وشکی ستۆپەکە گەیشتە گوێی. ترێلەکە چەند مەترێک پێشتر وەستا. هاوکات لەگەڵ ئاوردانەوەی لەیلا، ئیبراهیم دەرگای ئۆتۆمبیلەکەی کردەوە. سڵاو لەیلا، وەک بڵێ ساڵانێکە دەیناسێ، بێ ئەوەی شەرم بکات زۆر ئاسوودە سڵاوەکەی سەندەوە. سڵاو، ماندوو نەبی؟ ئیبراهیم نزیک بۆوە. بژیت لەیلا، حاڵت باشە؟ باشم، تۆ چۆنی؟ ئیبراهیم بە دەسڕەکەی ملی ئارەقەی تەوێڵی سڕی. منیش باشم. ئاوازێکی خۆش لە ڕادیۆی ئۆتۆمبیلەکەەوە بڵاو دەبەوە. چەند ساتێک بێ ئەوەی قسە بکەن، سەیری یەکیان کرد و پێکەنین. پێم وابوو ئیتر ناییت. لەیلا وتی و ئیبراهیم وەڵامی دایەوە. بینیت هاتم؟ تۆزێکی مابوو نیوەگیان ببم. ئیبراهیم سەیرێکی ئاسمانی کرد. خەریک بوو دنیا تاریک دەبوو. بمبورە کە درەنگ هاتم. لەیلا هیچی نەوت و تەنیا پێکەنی. ئیبراهیم وتی زۆرم خۆش دەوێیت. بە خودا نازانی تا ئەم کاتژمێرە چۆن چرکەکانم ژماردووە. منیش خۆشم دەوێی. ویستی بڵێ لەم چەند ڕۆژەدا ئاوێک بە ئاسوودە لە ئەوکی نەچۆتە خوارێ. ڕۆژان نیگەران بووە و شەوانیش نەنووسووە، بەڵام خۆی ڕاگرت. باوەڕی وابوو کچ نابێ زوو ڕازی دڵی ئاشکرا بکات. ئیبراهیم وتی خۆزگە شارەکان هێندە لە یەکتری دوور نەدەبوون تا من بمتوانی بە هەموو ڕۆژێ لەم جادەیەوە تێپەڕم. لەیلا بەگاڵتەوە وتی تا من ببینی؟ ئیبراهیم وتی ئەی ئاشکرایە من لێرە جگە لە تۆ کەسی ترم نییە. لەیلا چاوێکی داگرت و وتی یانی لە جێگەیەکی تر کەسی ترت نییە؟ ئیبراهیم پێکەنی ئیتر قەرار نییە ئەزیەتم بدەی. لەیلا یەکسەر وتی ئەزیەتی تۆ نەدەم، ئەی ئەزیەتی کێ بدەم؟
ئیبراهیم وتی لە دەورت گەڕێم. دواتر لە چاوی لەیلا وردبەوە و نیگای پڕ بوو لە خۆشەویستی. لەیلا گۆزەکەی هەڵگرت، تۆ ئاغای منی. ئیبراهیم ویستی بڵێ مەڕۆ، بەڵام هیچی نەوت. لەیلا درەنگ کەوتبوو، دەبوو بگەڕێتەوە ماڵێ. دەستی بەرەو ئەو ڕاگرت، تا چاو دەتروکێنی کاتی ژوانی دواتر گەیشتووە، ئاگار لە خۆت بێت. لەیلا دەستی خستە دەستێەوە، توش ئاگار لە خۆت بێت. ئاوازی ڕادیۆکە گۆڕابوو، دنیا نیوە تاریک و خەماوی بوو. لەیلا بە چاوی فرمێسکاویەوە ئیبراهیمی تێپەڕاندەبوو. دەڕۆیشت و ئیبراهیمیش بە گریانێک لە قوڕیدا بەڕێ دەکرد. ئەوینێک کە لە نێوان ئەواندا پێکاتبوو میهرەبانی کردبوون. عەشق شتێکی سەیرە. مرۆڤ کەسانایە، گەر بچێتە سۆراغی بەرد دەیکاتە ئاو و گەر بچێتە سۆراغی ئاو دەیکاتە ڕووبار و ڕووباریش بەڕێ دەکەوێت تا بگاتە دەریا. لەیلا هەنگاوەکانی خێراتر کرد. زۆر درەنگ کەوتبوو. جیا لەوەی دەیزانی دایکی شەڕی لەگەڵ دەکات، باوکی مۆر دەبێتەوە و دایک گەورە تا کاتی نووستن دەبۆڵێنێ. بەڵام نیگەرانی ئەم بابەتە نەبوو. دڵی بە ئیبراهیم گەرم بوو. عەشقی ئەو تەحەمولی هەموو ئەمانەی بۆ ئەو ئاسان کردبوو. شتێک کە ئازاری ئەوی دەدا ئەوە بوو کە مەسەلەی قسەکردنی ئەو لەگەڵ ئیبراهیم بگاتەوە گوێی ماڵبەتەکەی. کە تۆزێک بیری کردەوە، بینینی گەرانیەکەی لە خۆڕاییە، لەبەر ئەوەی لەو کاتەدا سەیری چواردەوری خۆی کردبوو، کەسی لەو دەوروبەرە نەبینی بوو. غافڵ لەوەی کاتێک قسەی لەگەڵ ئیبراهیم دەکرد، بولود کوڕە لاڵەکەی پورە سوغڕا کە ئێڤینداری بوو، هەمیشە بێ ئەوەی ئەو بزانێ، دوای دەکەوت و لە پشت دارسرنجکەکەی تۆزێک دوورتر لە جادەکە سەیری ئەوانی دەکرد و بێدەنگ ئەسرێنی دەڕاشت. وردە بەردێک بەر پەنجەرەکە کەوت. لەیلا هێشتا خەوی لێ نەکەوتبوو. هەستا و بە جۆرێک کە دایە گەورە خەبەری نەبێتەوە بەرەو پەنجەرەکە ڕۆیشت و کردیەوە و نواڕیە خوارێ و بولودی بینی. لەبەر ڕووناکی مانگدا لە کۆڵانەکە داوەستاوە. بە ئاماژەی دەست پرسی، چیت دەوێ؟ بولود لە کاتێکا کە تەریق دەبەوە دەستی بەرەو ئەو درێژ کرد. دواتر بردیە دواوە و لەسەر دڵی داینا. واتە تۆ دڵی منی. ئەو لە تەنگەی خۆر ئاواوە کە لەیلای لەگەڵ ئیبراهیم بینی بوو، هێز لە دڵی دانەما بوو. کە چوو بووەوە ماڵێ نەیتوانی بوو بەرگە بگرێت. وەستا بوو تا دایکی بنوێ. ئەو سا لە ماڵ بچێتە دەرێ و ئێستا هاتبووە دەرێ. هاتبوو لەیلا حاڵی بکات خۆشی دەبێ. لەیلا کاتێک لە مەبەستی حاڵی بوو لەسەر سوورماندا دەمی تاچقاند. باوەڕی نەدەکرد بولود عاشقی بووە، ئەویش بە جۆرێک شەوان بێت و عشقەکەی بەیان بکات. ئەم بابەتەی بۆ چاوەڕوان نەکراو بوو. ئەوان بۆ یەک نەدەگونجان. هەورەکان کەڤاڵ کەڤاڵ لە ئاسماندا دەجوڵان. ڕێک نیوە شەو بوو. تیاما بوو چ بڵێت. هیچی بۆ وتن نەبوو. بە بێتەقەتی پەنجەرەکەی داخست. پشتی تێکرد و پاڵی پێوەنا. شتێک لە بوونیدا دەشکا. مێشکی پڕ بوو لە پرسیار. بۆچی دەبێ بولود عاشقی بێت؟ بۆچی دەبێت لە نێو کچانی ئاواییدا ئەو هەڵبژێرێت؟ بۆچی دەبێت ئەوەندەی خۆش بوێت نیوە شەو بێتە سۆراغی؟ گەڕایەوە دواوە و دووبارە پەنجەرەکەی کردەوە تا بزانێت بولود ڕۆیشتووە یان نا. لە خوارەوەی نواڕی. ئەو هەروە لە جێگەی خۆی وەستا بوو. دانەویەوە و بۆ خوارەوە و بە جوڵەی دەستەکانی تێگەیاند دەبێ بڕوات و لەو کاتەی شەودا. وەستانی لەوێ باش نییە. بولود دەستی خستە سەر لێوەکانی و دواتر بەرەو پەنجەرەکەی درێژ کرد. واتە زۆرم خۆش دەوێی. ئەو وازی نەدەهێنا. لەیلا ئۆقرەی لێبڕا. ترسا یەکێک لەو حاڵەدا بیان بینێ و لەبەر ئەوەیش بەو پەڕی بێبەزەییەوە بەدەست ئاماژەی کرد ناتوانێ ئەوی خۆش بوێ. کەڤاڵە هەورێکی گەورە ڕووی مانگی داپۆشی. بولود بەو جۆرەی کە دەبوو نەدەبینرا. لەیلا چاوی داپچڕی. بولود کەوتوو بۆ سەر ئەژنۆ و هەردوو دەستی خست بۆ سەر دەم و چاوی. دیار بوو دەگریا. لەیلا پەنجەرەکەی داخست. کاتێک وەرسوڕا بچێتەوە سەر جێگەکەی، دایە گەورەی لە بەردەم خۆی دابینی. ترسا. بەڵام دەستەوەسان نەبوو. ئەو جیڕەجیر و کرانەوە و داخرانی پەنجەرەکەی بیست بوو خەبەری بووبووەوە. چ باسە لە دەرەوە؟ هیچ نییە دایە گەورە. خەوم لێ نەدەکەوت، هەستام و سەیرێکی دەرەوە بکەم. تۆ وتت و منیش باوەڕم کرد. ویستی پەنجەرەکە بکاتەوە، لەیلا نەیهێشت. باوەڕ بکە، دەرەوە هیچی لێ نییە. دایە گەورە بەدەست خستیە لاوە. بڕۆ ئەو لاوە بزانم. پەنجەرەکەی کردەوە. مانگ لە پشت هەورەکەوە هاتبووە دەرێ. دنیا زۆر ڕووناک بوو.
سەیری خوارەوەی کرد، بۆلوود دانیشت بوو سەیری سەرەوەی دەکرد. ئەوە کوڕەکەی پوڕە سوغڕانیە؟ با دایە گەورە خۆیەتی، لێرە چی دەکات؟ نازانم. بۆلوود بەبینینی دایە گەورە لە چوارچێوەی پەنجەرەکەدا هەستا و تێیتەقات. پرسییم ئەو بۆچی هاتووەتە ئێرە؟ لەیلا بینی شاردنەوەی سوودێکی نییە، هەر بۆیە هەموو شتێکی بۆ گێڕایەوە. دایە گەورە دوای بیستنی ڕووداوەکە ڕووی کردە لەیلا وتی: کەواتە ئەو کوڕی ئارامی لێ هەڵگرتوویت بولوودە؟ لەیلا بە دەنگێکی تێکەڵ بە تووڕەیی وتی: چی دەڵێ دایە گەورە؟ خۆ من هەموو شتێکم بۆ گێڕایتەوە. دایە گەورە وتی: ئەی ئەگەر ئەو نییە بۆچی بەم کاتی شەوە هاتووەتە سۆراغت؟ لەیلا پەنجەرەکەی داخست و بە دەنگێکی خنکاو هاواری کرد: سوێن بە خودا، من هیچ پەیوەندیەکم لەگەڵی نییە. گەر باوەڕ ناکەی مەیکە، بەڵام بزانە من ئەوم خۆش ناوێت. پاشان چووە سەر جێگەکەی خۆی و ڕاکشا. دایە گەورە وتی: گەر خۆشت ناوێ مەیلی مەدەرێ، بەستە زمانە، خودا هەڵناگرێ. لە کاتێکا دەچووە سەر جێگەکەی وتی: ئێوە شیاوی یەک نین. لەیلا وتی: بە خودا خەتای من نییە. دایە گەورە بەتانیەکەی تا سەرسنگی هێنایە خوارێ وتی: ئەی خەتای کێیە من؟ ڕازیکردنی ئەستەم بوو. لەیلا بەباشی زانی وەڵامی نەداتەوە. دایە گەورە ئەو شەوە تا بەیانی بۆڵاندی و بۆڵاندی تا خۆرکەوت. ڕۆژێکی تی دەستی پێکرد، ڕۆژێکی پڕ ترس و نیگەرانی. لەیلا ترسا دایە گەورە لەسەر خوانی بەیانی ڕووداوەکەی دوێ شەو بۆ بابە و دایە بگێڕێتەوە، بەڵام بە پێچەوانەی وێناکردنی ئەو. دایە گەورە نەک تەنیا قسەیەکی لەم بارەیەوە نەکرد، بەڵکو ڕەفتارێکی لەگەڵ ئەو هێندە ئاسایی بوو وەک بڵێ ئەسڵەن ڕووداوێک نەقەوماوە. دایە گەورە لە ژیانیدا لەم ڕووداوانەی زۆر بینی بوو، باش دەیزانی ئاشکراکردنی ئەم جۆرە بابەتانە چ سەرنجامێکی هەیە. هەر بۆیە ڕووداوەکەی دوێ شەوی نەدیدەگرت و قسەیەکی لەبارەوە نەکرد. لەیلا تۆزێک هەستی بە ئارامی کرد. گەر ڕۆژیش بەم شێوەیە تێپەڕیایە زۆر باش بوو. خۆر هەڵدەکشایە ئاسمان، ئەو لە ناخی دڵەوە خودای بوو ئیتر بولود کێشەی بۆ ساز نەکات. بەڵام غافڵ لەوەی بولود لە دەوروبەری ماڵی ئەوان ماخۆلانی بوو تا مەزرۆیانە چاوەڕوانی بینینی بوو تا بەڵکو بتوانێت دڵی ئەو بەدەست بهێنێ. بولود بە درێژایی شەو گریا بوو. بۆ ئەوەی شەو بگەهێنێتە بەیانی، پەڵە هەورەکانی پێکەوە دروو بوون و وەک لەچکێکی سپی کردبوویە سەری مانگ کە لە لەیلا دەچوو. ئەو قەناعەتی بەخۆی کردبوو کە بەهۆی تاریکی شەوەوە باش هەستی بە جوڵەی دەستەکانی لەیلا نەکردووە. لە ئاوایی مەرجان ژنان بەر لە نیوەڕۆ بەرماڵەکانیان گسک دەدەن و ئاوڕشێنی دەکەن. ئەو ڕۆژە دایە لە ماڵەوە نەبوو، هەر بۆیە لەیلا مەسینە و گسکەکەی هەڵگرت و لە دەرگای حەوشەکە چووە دەرێ تا کارەکانی دایکی ئەنجام بدات. کە لە کاتی کاردا هەستی کرد کەسێک چاودێری دەکات. سەیری چواردەوری خۆی کرد، کەسی نەبینی. دووبارە سەرقاڵی گستک لێدان بۆەوە. کتوپڕ قیافەی بولود هاتە بەرچاوی. سەری هەڵبڕی، سەیری پێچی کۆڵانەکەی کرد، باش بۆی چوو بوو. بولود لە پشت دیوارەکەوە سەیری دەکرد. کاتێک بولود بینی ئاشکرا بووە، بە شەرمەزاری لە پشت دیوارەکەوە هاتە دەرێ. چاوە شینەکانی سوور بووبوونەوە، دیار بوو شەو نەنووستووە. قژە زەردەکەی پەرێشان بوو، وەک گەنمەجاڕێک بەدەست باوە. دیار بوو لە ئاوێنەدا سەیری خۆی نەکردووە. باڵای مامناوەند و تێکسمراوی. ئەو ئاشقانەی بیر دەهێنایەوە کە هەموو شەوێ لە حیکایەتی پیرەمێردان و پیرەژنانی ناکامدا گیانیان بەخت دەکرد. لەیلا مات و حەیران سەیری کرد، وەک بڵێ ئەفسوونی لێکرابێت، پاشان بێ ئەوەی بێوێ بە جوڵەی دەست دەری کرد. بەڵام بولود لە جێی خۆی نەبزوە. ئەو نەهاتبوو بێ وەڵام بگەڕێتەوە، ئەو هاتبوو تا شەوی تاریک بە بزەی لەیلا گومانەکانی ڕوون بکاتەوە. لە بەختی ئەو ناو کۆڵانەکە جگە لە ئەو لەیلا کەسی تری تێدا نەبوو. ئەمەش هێزی دەدایە دڵی. لەیلا کاتێک بینی خەریکە دێتە پێشێ، گسک و مەسینەکەی هەڵگرت و چووە حەوشەکە و دەرگاکەی نیوەداخرا و هێشتەوە تا بزانێ ئەو بەنیازی چییە. بولود تەموو مژاوی و ئاڵۆز قسەی دەکرد. دەستەکانی ڕادەوەشان. ڕاستە لەیلا بەو جۆرەی کە دەبوو لە مانای قسە و جوڵەی دەستەکانی حاڵی نەدەبوو، بەڵام دەرکی کرد خەریکە دەپاڕێتەوە. دڵی بۆ حاڵی سووتە.
بێ ئەوەی پێشتر بیری لێکردبێتەوە دەستی بۆ ئاسمان هەڵبڕی، خۆری گرت، بە ناوەڕاستی ئاسماندا بردی، پاشان گۆزەیەکی خەیاڵی خستە سەر شانی و بەرەو کانیەکە کەوتەڕێ. بولود پێکەنی هەستی بە مەبەستی لەیلا کردبوو. لەیلا ژوانی لەگەڵدا نابوو، تەنگەی خۆرئاوا لەسەر کانیەکە. بە خۆشحاڵیەوە گەڕایەوە، لە چاوتروکانێکدا لە سەیلەی کۆڵانەکە ون بوو. ئەوەی دەزانی لەیلا لەبەر چی ژوانی لەگەڵدا ناوە. گەر دەیزانی بەم جۆرە خۆشحاڵ لە دەرگای ماڵی لەیلا نەدەگەڕایەوە. خۆرئاوا لەیلا گەیشتە کانیەکە. بولود لەوێ بوو، هاتبوو لە بری دایکی ئاوبەرێت. گۆزە گەورەکەی پڕە سوخرا بەدەستیەوە خۆی دەنواند. جگە لەو دووسێ کەسی تر کچ و ژنیش لەوێ بوون. لەیلا ئارامی گرت کاتێک ئەوان ڕۆیشتن، ڕووی کردە بولود و بە جوڵەی دەست لێی پرسی چیت لە گیانی من دەوێ؟ بولود پێکەنی چیت؟ لە درێژەدا بە نیشانەی ڕێز دەستی خستە سەر سنگی و دانەویەوە لە دەولت گەلم. لە درێژەدا بە جوڵەی دەست ڕوونی کردەوە کە مەبەستی ئازار و ئەزیەتدانی ئەو نییە، بەڵکو نیەتی باشە و دواتر دەفێکی خەیاڵی بەدەستەوە گرت و کەوتە ژەنین، واتە دەمەوێت زەماوەندت لەگەڵ بکەم. لەیلا بە نیشانەی جەخارەوە سەری ڕاوەشان. بەداخەم من ناتوانم شوت پێ بکەم. بولود تا بناگوێر زاری داپەچڕی. بۆچی؟ لەیلا ڕوونی کردەوە تۆ درەنگ هاتی، گەر زوو دەهاتی شوم پێدەکردی. بولود خەمگین و نائومێد دەستەکانی بۆ هەردوو لا لێکاڵا کردەوە. واتە من تۆم زۆر خۆش دەوێ. لەیلا قوڕکی پڕ بوو لە گریان و بە ئاماژە لەوی گەیاند منیش تۆم خۆش دەوێ، بەڵام ئیتر زۆر درەنگە، من دەستگیرانم هەیە. بولود شێوەی تێکچوو تا بەر لە فرمێسکەکانی بگرێت، گۆزەکەی پڕ کرد لە ئاو و بە تووڕەییەوە بەڕێکەوت. لەیلا زۆر بێتاقەت بوو، بەڵام نەیدەتوانی یارمەتی بدات، چونکە عاشقی ئیبراهیم بوو. تازە گەر ئیبراهیمیش لە بەیندا نەبوایە، دیسان نەیدەتوانی لەگەڵ بولود زەماوەند بکە، چونکە خۆشەویستی ئەو بەرامبەر بولود تەنیا دەیتوانی خوشکانە بێت. لەیلا غەمگین و بێتاقەت لە زەمبەقێک ڕاما کە نوشتابەوە بەسەر ئاوەکەدا. لە خەیاڵ بردبوویەوە ئاوەکە دەیویست زەمبەقەکە هەڵکەنێ و لەگەڵ خۆی بیبات، بەڵام نەیدەتوانی. کتوپڕ بە دەنگی پێیەک هاتەوە خۆ. سەری هەڵبڕی بولود بوو، ئەو گەڕابەوە تا دوایین قسەی بکات. تووڕە بوو. کاتێک نزیک بووەوە گۆزەکەی دانا. لە کاتێکدا کە تەبە موژاوی و ئاڵۆز قسەی دەکرد، کەوتە هێڵ و نیشانە کێشان لە هەوادا. بولود ئیتر هەمان بولودی ئارام نەبوو. ئەمجارە ڕەفتار و گفتاری مانەی عێشقیان نەدەدا. ئەو هەڕەشەی لە لەیلا دەکرد، بەڵام لەیلا لە مانای قسە و ڕەفتارەکانی ئەو نەدەگەیشت، تەنیا لە ڕووی دڵسۆزیەوە سەیری کرد. ئەوان کاتێک لە یەک جیابوونەوە خۆر بە تەواوی ئاوابوو بوو. دیسان لەیلا درەنگ کەوتبوو. دووسێ ڕۆژ دواتر ڕووداوێک کە نەدەبوو بقەومێ قەوما. پڕە سوخرا کردی قاو کە لەیلای کچی ڕەجەب ئەوینداری پیاوێکی نامۆ بووە. پیاوێکی نامۆ کە پتر لە دێوێک دەچێت تا ئادەمیزاد. سوێندی خواردبوو بە چاوی خۆی ئەوی بینیوە و ناوی بولودی نەبردبوو. جۆرێک باسی کابرای نامۆی کردبوو کە هەندێک پێیان وابوو ئەو کەسێکی ناشرین و ناقۆڵایە، دێوێکی ترسناک. بەم شێوەیە بولود کاری خۆی کردبوو. لە ئاوەیەکاندا کێچێک دەکەن بە گایەک و ئەم گایەیش لە هەموو شوێنێکەوە دەبینرێ. کاتێک ئەم قاوە گەیشتەوە خێزانی لەیلا، ئیتر کابرای نامۆ شاخ و باڵێکی بۆ خۆی هەبوو، شەوان دەهاتە سەربانی ژوورەکەی لەیلا دەنووست. ئەو مورووەی بە ملیەوە بوو لە پەریەکانی دزی بوو. تازەیش شۆفێرێکی خەنکاندووە و ئۆتۆمبیلەکەی بەتاڵان گرتبوو. دایە گەورە کاتێک قاوەکەی بیست، گەرچی تانە و تەشەری زۆر لە لەیلادا، بەڵام لە تەنیایی خۆیدا پێکەنی. ئەو پێی وابوو پورە سوخرا بۆ تۆڵەکردنەوە لە لەیلا کە بایەقی بە کوڕەکەی نەدەدا ئەم قاوەی خستووەتە سەرزاران. ڕەجەبیش داوای لە جەمیلەی هاوسەری کرد زیاتر ئاگای لە لەیلا بێت و تووڕەیی خۆی لە کوتانی بێڵ و هەوجاری شکاودا لە دوکانەکەیدا خاڵی کردەوە. ئەو بە پیکەکانی کە ئێستا لە ڕابردوو پتەوتر بوو بەس پورە سوخرا و خەڵکانێک کە برەویان بەم قاوە دەدا ڕایگەیاند کە دەبێ لە بیری ژیانی خۆیاندا بن و خۆ هەڵ نەقورتێننە ژیانی خێزانی ئەو. ئەگەرنا
ئەم جارە لە بری ئەوەی پیکەکانی دانەوێتە سەر بێڵ و هەوجار دادێتەوە سەری ئەوان. بەڵام جەمیلە بێکار دانەنیشت، لەچکەکەی لەسەر کرد و چوە بەرماڵی پرەسوغڕا و هەرچی لە دەمی دەردەپەڕی پێیوت. ڕۆژەکان بۆ لەیلا بێزارکەر بوون. سەرباری ئەوەی دایە گەورە ڕووداوەکەی ئەو شەوەی بۆ دایە و بابە گێڕابەوە کە بۆڵود هاتبووە بەردەرگای ئەوان، بەڵام ئەوان لەگەڵ لەیلا باش ڕەفتاریان نەدەکرد و مامەڵەیان زۆر سارد بوو. لەیلا خودای بوو ڕۆژەکان زۆر زوو بەدوای یەکدا بێن و دووبارە ئیبراهیم ببینێ و داوای لێ بکات لەم گرفتاریە قوتاری بکات. بەڵام ڕۆژەکان وەک هەمیشە بە شێوەیەکی ئاسایی دێتەپەڕێن. لە هەر کوێ شیرینی هەبێت زەردەواڵەکان هێرش دەهێنن، دەبێت کارێک بکەین. دایە گەورە ئەم قسەی لە دوانیوەڕۆیەکی وەڕسکەردا کرد و سەرداپۆشرا و کینایی لە باوک و دایکی لەیلادا نابێ لەیلا بە حاڵی خۆیەوە جێبهێڵن. ڕەجەب کە لەسەر بالکۆنەکە و لە سێبەرەکەدا خەریک بوو غەمبارانە جگەرەی دەکێشا بە تووڕەیی وتی: ڕوون قسە بکە بزانم دەتەوێت چ بڵێی. دایە گەورە کاتێک ئەوی بە تووڕەیی بینی زۆر لەسەر خۆوتی: مەبەستێکی تایبەتم نییە. ڕەجەب یەکسەر وتی: مەگەر دەکرێ مرۆڤ قسەیەک بکات و مەبەستێکی نەبێت؟ لەم کاتەدا زەردەواڵەیەک بە ویزەویز هات و بە پشتە ملیەوەدا. ڕەجەب پەرێشان بوو، تون بە دەست دای لە پشتە ملی خۆی و زەردەواڵەکەی پلیشاند. دایە گەورە دەرفەتەکەی کونجاو بینی وتی: مەبەستم ئەم زەردەواڵانەیە. لەو کاتەوەی تووەکان گەیون هەموو جێیەک زەردەواڵەیە، مرۆڤ ناتوانێت لە حەوشەکەەوە تێپەڕێ. لەیلا لە حەوشەکە دانیشتبوو لە تەشتێکی گەورەدا جلی دەشت کە کتوپڕ قیژاندی. دایکی لە ژوورەکە دەرپەڕی: چی ڕوویدا؟ لەیلا لە کاتێکدا کە ئازاری دەچەشت وتی: زەردەواڵە پێوەی دام. دایکی ڕووی کردەوە. ڕەجەب وتی: بۆچی کارێک ناکەیت؟ زەردەواڵەکان ئیسراحەتیان لێ هەڵگرتوین. ڕەجەب وەڵامی دایەوە: لە فکردام، کارێک دەکەم. دواییەکانی بەهار بوو. تووپێگەی بوو زەردەواڵەکان بە هەوای شیرینی ماڵ و حەوشەی ڕەجەبیان داگیر کردبوو. ویزەویزی ئەوان وەک ئاوازێکی یەک ڕیتم و زەجر ئاوەر لە هەوادا بڵاو دەبەوە. خێزانی ڕەجەب هەموو ساڵێک ئەم کێشەیەیان هەبوو، بەڵام ئەم ساڵ بە سرنجدان لە ڕووداوی قەوما و ئیدی ئەوان حوسڵەی ساڵانی پێشویان نەبوو. ئەم زەردەواڵانە هاوسێکانیش ئازار دەدەن. ئەمڕۆ سبەیە هاوسێکان وەک ساڵانی ڕابردوو بۆ شکایەت بێنە بەردەرگاکە. دایە گەورە وتی. ڕەجەبیش وەڵامی دایەوە: خۆوتم بیری لێ دەکەمەوە. دواتر چووە فکرەوە. دارتووەکە یادگاری باوکی بوو، نەی دەتوانی بەو ئاسانیەش بە مشار بیبڕێتەوە. سەرباری ئەمەیش حەوشەکە بێ ئەم دارە وەک بیابانێکی لێدەهات و ئیتر چۆلەکەکان جێگەیەکیان بۆ جووکە جووک نەبوو. دەنگی ژنەکەی هێنایەوە سەرخۆ. بڕینەوەی دارەیەک ئیتر هێندە بیرکردنەوەی نابێ. ڕەجەب وتی: ئێوە چەند زۆر بڵێن. ڕەجەب لە کاتێکدا کە لە جێگەکەی هەڵدەستاوتی: نازانم ئێوە ئەمڕۆ بۆچی لەم دارەتان هەڵپێچاوە. دواتر لەژێر لێوێەوە درێژەیدا هاتم تۆزێک پشوو بدەم، نەتان هێشت. و بەم شانسە لە بەیانیەوە تا خۆر ئاوا لە مەزرا و دووکان خۆم بۆ ئەمان دەڕەتێنم، بەڵام ئەمانە هەر بە خەیاڵیشیاندا نایەت. باقی قسەکانی ڕوون نەبوون. لە پلیکانەکان چووە خوارێ و بەرەو دەرگای حەوشەکە چوو. کاتێک دەیویست لە دوای خۆیەوە دەرگاکە دابخا، بەڵادا ئاوڕی بۆ حەوشەکە دایەوە و بە دەنگێکی بەرز وتی: کچم تا دەگەڕێمەوە چواردەوری ئەو دارم بۆ چۆڵ بکە، دەمەوێ بیبڕمەوە. یەکڕاست چوو بۆ دوکانی ئاسنگەریەکەی تا مشارە کارەباییەکە بهێنێ. کاتژمێرێک دواتر کاتێک کە گەڕایەوە چواردەوری دارەکە چۆڵ بوو. بە بەدخوڵقیەوە حەبلی ماتۆڕی مشارەکەی ڕاکێشا و هەڵی گرت. دایە گەورە وتی: وریا بە کوڕم، بە وریاییەوە کار بکە. ڕەجەب هیچی نەوت. بە تووڕەییەک کە لە چاوەکانی داشەپۆلی دەدا مشارەکەی لە قەتی دارەکە نزیک کردەوە. چۆلەکەکان بە ژنەوتنی دەنگی مشارەکە هەڵفڕین و ڕۆیشتن. دایە گەورە هاواری کرد: جۆرێک بیبڕەرەوە بەرەو بالکۆنەکە نەکەوێت. ڕەجەب دەنگی نەبیست. دووبارە دایە گەورە هاواری کرد: کتوپڕ نەکەوێت بەسەرماندا. ڕەجەب نەیدەبیست، بەڵام کاتێک دایە گەورەی بینی کە لەسەر بالکۆنەکە وەستا بوو هەستی کرد دەیەوێ قسەی لەگەڵ بکات. مشارەکەی کوژاندەوە. چی دەڵێی؟ دەڵێم ئەم دارە لە ناکاو نەکەوێت بەسەر بالکۆنەکەدا.
نا نیگەران مەبە، ناکەوێتە سەر بالکۆنەکە. بەڵام ئاراستی کەوتنەکەی ڕۆ ئێرەیە، وا دێتە بەرچاوت، ناکەوێتە ئەولایە. ئیتر دایە گەورە هیچی نەوت، ترسا ڕەجەب تووڕە بێت، بەڵام دڵی دەترسا. بە لەیلا و دایکی وت کە لە تەنیشتیەوە وەستابوون بڕۆنە ژوورێ. ڕەجەب بە مشار پەربوو بۆ گیانی دارەکە، جەستەی پچەوی دارەکە بوو بۆ هۆی ئەوەی فشار بکەوێتە سەر دەستەکانی. ڕەجەب بە هەموو هێزیەوە دەستکی مشارەکەی گرتبوو فشاری دەخستە سەر بۆ پێشەوە. دەنگی جاڕسکەری مشارەکە هەموو بۆشاییەکەی پڕ کردبوو. دایە گەورە لەژێر لێوە وتی خوا بکات بە خێر بگەڕێت. ڕەجەب ماندوو بوو، مشارەکەی دەرکێشا و کوژاندیەوە، بەسەر قۆڵەکەی ئارەقەی ناوچەوانی چڕیەوە، ئاوێکی خواردبوو و ڕووی کردە دایە گەورە. هیچی وای نەماوە، کاری تەواوە. دڵم دەترسێ. لەبەرچی؟ دەترسم بکەوێتە سەر بالکۆنەکە. ئەی بابا، لەخۆوە دڵت نەترسێ. بەدەست خۆم نییە. ڕەجەب حوسڵەی نەما و بە دەنگی بەرزوتی ئەگەر دڵت دەترسێ وەرە بڕۆ کۆڵان. دایە گەورە دیسان بە وریاییەوە وتی من نیگەرانی گیانی خۆم نیم، نیگەرانی ئەم بالکۆنەم. گەر بەم لایەدا بکەوێت بالکۆنەکە دەڕمێ. ئیتر ڕەجەب خاوەخاوی نەکرد تا گوێ لە هەموو قسەکانی ئەو بگرێ. دووبارە مشارەکەی هەڵکرد و قسەکەی ئەوی بڕی. دیسان دەنگی مشارەکە هەموو بۆشاییەکەی داگرتەوە. دایە گەورە بە نیگەرانیەوە لەسەر بالکۆنەکە وەستا بوو، سەیری دەکرد. دارەکە دەجوڵا و بەردرێژی حەوشەکە پڕبوو بوو لە توو. کارەکە باش دەچووە پێش کە لە ناکاو دارەکە بە قرچە قرچ دەستی کرد بە داڕمان. ئەویش ڕێک بەسەر بالکۆنەکەدا. ڕەجەب سەری لێشێوە، بەڵام خۆی نەدۆڕاند. بە زرنگەیەکی تایبەت کە تەنیا لە کن پیاوانی لادێ دەست دەکەوێ پاڵی پێوە ناو ڕێڕەوەکەی گۆڕی. دارەکە وەک شاخێک کەوتە سەر زەویەکە و دەنگی کەوتنەکەی تا چەند کۆڵانێکی ئەولاتە ڕۆیشت. کاتێک تۆز و خۆڵەکە نیشتەوە ڕەجەب سەیری بالکۆنەکەی کرد. دایە گەورە درێژ لەسەر بالکۆنەکە کەوتبوو، ڕای کرد و لە پلیکانەکان سەرکەوت. یەکێک لە لقەکانی دارتووەکە بەرسەری کەوتبوو. لەیلا و جەمیلە لە ژوورەکە هاتنە دەرێ. جەمیلە هاواری کرد وای ماڵ وێران بووین. لەیلا قیژاندی دایە گەورە چ بەڵایەکت بەسەر هات. ڕەجەب بە دەنگی بەرزوتی مەیکە نەقیژە و هاوار و دەرودراوسێمان مەڕژنە سەر، بە ئومێدی خوا شتێکی وانە. دواتر دەستی درێژ کرد بۆ ژێر کەمەری دایە گەورە و بەرزی کردەوە. خوێن لە نێوان برۆ و خەنەییەکانیەوە دەهات. ڕەجەب پرسی حاڵت باشە دایکە؟ دایە گەورە کۆکی وتی بەڵێ باشم، تەنیا سرم تۆزێک دەئێشێ. سوپاس بۆ خوددا بەخێر گەڕا. کاتێک ئەوان دایە گەورەیان بینی سەلامەتە و قسە دەکات تۆزێک ئارام بوونەوە. دوانیوەڕۆیەکی شوم بوو، هەتاو نەخۆش دیار بوو بە زەحمەت خۆی لە ئاسمان دەکشانە خوارەوە. ئەوان تا ئێستا دوانیوەڕۆیەکی وەک ئەم دوانیوەڕۆیان نەبینی بوو. لیلا ئەژنۆکانی گرتبووە باوەش. ڕەجەب بێتاقەت و ماندوو لە گۆشەیەکدا هەڵتروشکا بوو، جگەرەی دەکێشا. بێدەنگی فەرمانڕەوایی کەشەکە بوو. ناڕەناڕی دایە گەورە لەوە کستر بوو بێدەنگی بشکێنێ. جەمیلە لە کاتێکدا کە برینەکەی سەری دایە گەورەی دەبەست ڕووی کردە لیلا وتی بەنیاز نیت ئەمڕۆ بچیت ئاو بهێنی؟ لیلا بێحەوسەڵە وتی بۆچی نادایکە؟ کەواتە تا درەنگی نەکردووە بڕۆ ئاو بهێنە. ڕەجەبیش درێژەی بە قسەکەی ئەودا وتی ئاگال لە ڕەفتار و کردارت بێ کچم، جۆرێک بڕۆ وەرەوە قسە و باست بۆ دروست نەکەن. لیلا لەچکەکەی کرد و گۆزەکەی هەڵگرت و بە پرتاو بەڕێکەوت. کاتێک لە حەوشەکە دەچوە دەرێ باوکو دایکی یەک دەنگ داوایان لێ کرد. درەنگ نەکەوی لیلا، وەڵامی دایەوە بە چاوان. پێیخستە کۆڵان بە سەرنجدان لەوەی درەنگتر لە هەر ڕۆژێک دەچوو بۆکانی دەبوو کەمێک بەلەی بکردایە. هەنگاوەکانی درێژتر هەڵگرت. کاتێک لە گوندەکە چووە دەرێ کەوتە ڕاکردن. جگە لەو هیچ کەس بەرەو کانیەکە نەدەچوو، هەموو خەریک بوون دەگەڕانەوە. درەنگ کەوتی لیلا؟ یەکێک لە کچەکان پرسی. بەڵێ ئەمڕۆ کەمێک درەنگ کەوتمەڕێ. گەر حەز دەکەی لەگەڵت بێم؟ لیلا وەڵامی دایەوە نا زۆر سپاس. کەواتە ڕاکە تا زوو بگەڕیتەوە. لیلا وتی بە چاوان. یەکێکی تر لە کچەکان وتی وریا بە نەتدزن، مەترسە هیچ ڕوو نادات. گەر ڕوویدا چی؟ لیلا پێکەنی ڕوو نادات. ئەوان کاتێک لیلایان دەبینی وەک بڵێ ئاسکێکیان لەسەر کانیەکە بینی بێت، نوقمی جۆش و خڕۆش و شادی دەبوون و ئەو هاودەمی هەموو دڵتەنگیەکانی ئەوان بوو.
هاوبەشی هەموو ئەو یادەوەریانەی کە لە ئاو و گوڵ و باڵندە هەیان بوو. لەیلا بۆ ئەوەی بگاتە کانیەکە بە درێژایی ڕێگەکە ڕای کرد. کاتێک گەیشتە کانیەکە لەوێ باڵندەیەک فڕکەی نەدەهات. کشوم مات بوو، کانیەکە زوڵاڵ و ساف لە بەری دەڕۆی. ئیتر وەک هەموو ڕۆژێک دانەنیشت بۆ سەیرکردنی ئاوەکە و خێرا گۆزەکەی پڕ کرد لە ئاو و کەوتەوە ڕێ تا دەیتوانی هەنگاوەکانی تونتر هەڵگرت. تا چاو هەتەری دەکرد جادە بوو. لە نیوەی ڕێگا جێگایەکی کە یەکەمین جار ئیبراهیمی لێبینی بوو دڵی کەوتە پەلەپەل. خۆزگەی دەخواست ئیبراهیم لەوێ بوایە، بەڵام ئیبراهیم دوور بوو، زۆر دوور. لە نێوان ئەو و ئیبراهیمدا چەندین شاخ و دەریا و بیابانی بێژمار هەبوو. ئارەزووی کرد خۆزگە دنیا بچووک بوایە تا ئەوان بیانتوانی بە هەموو ڕۆژێک یەکتری ببینن. بەڵام دنیا گەورە بوو، گەورەتر لەوەیش کە ئەو بیری لێ دەکردەوە. دنیا شار و گوندی زۆری هەبوو کە تەنانەت ئەو نانویشانی نەبیست بوون. دنیا جادەی زۆری هەبوو پڕ لە پێچاوپێش، بەڵام لەیلا لەوە چکۆلەتر بوو دەرک بە کۆتاییەکانیان بکات. دنیا چیرۆکگەلی هەبوو پڕ ڕاز و ڕەمز کە ئەو هەواڵێکی نەبوو لێیان. ئەو چکۆلە بوو، دنیاش گەورە. گەورەیانی دەریا و چکۆلەیش واتە ماسی. خۆریان وەک تەشتێکی سوور بەبان چیاکەوە دابوو لە سنگی ئاسمان، وەک بڵێ بەریان لە جوڵەی کاتگرت بێت. لەیلا نقم لە خەون و خولیا و ئارەزوودا خەریک بوو لە گوندەکە نزیک دەبەوە کە کتوپڕ هەستی کرد سوارێک لە دوایەوە نزیک دەبێتەوە. کاتێک ئاوریدایەوە سوارەکە گەیشت بۆ ئەو کەسێک نەبوو جگە لە یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی. بەدبەختی دامێنی لەیلای گرتبوو، بەری نەدەدا. چیت دەوێ؟ لەیلا پرسی. یەشار ڕێشمەی ئەسپەکەی ڕاکێشا. ئەسپەکە کەوتە سەر پاش و حیلاندی. کاتێک ئاسایی بووە یەشار بە دەنگی بەرزوتی تۆم دەوێ، تۆم زۆر خۆش دەوێ. عاشقێکی تر گەیشتۆتە جێ و چیرۆکێکی تر دەستی پێکرده بوو. لە گوندەکان چیرۆکەکان درێژ دەبنەوە. لە کۆتایی هەر چیرۆکێکدا چیرۆکێکی تر لەدایک دەبێ. قارەمانی چیرۆکەکان گەر شانسیان هەبێت بە چانستر گەر بەدبەختیش بن ڕۆژ بە ڕۆژ بەدبەختتر دەبن. یەشار ساڵێک پێشتر لەیلای لە گەنمەجاڕەکەیاندا بینی بوو. ئەو ڕۆژە بیابان گەڕابوو بە دوای نێچیردا، بەڵام نەیتوانی بوو نێچیرێک بەدەست بێنێ. لە گەڕانەوەدا لە سارا لەیلای بینی بوو کە هاوڕێ لەگەڵ دایکی خەرمانی سوور دەکرد. ئەفسوونی چاوە جوانەکانی بوو. ڕووداوەکەی بە ماڵبەتەکەی وتبوو کە نەک بە دڵێک بەڵکو بە 100 دڵ عاشقی لەیلا بووە. پاڕابووە بچنە خوازبێنی لەیلا، بەڵام ئەوان نەچوو بوو نەژێر بار. دایکی وتبووی بۆچی لەیلا؟ مەگەر جەیرانی کچە مامت چی کەمە؟ باوکی وتبووی سوڵمازی کچی پورت خۆ لە هەموو ڕوویەکەوە لەو باشترە، بۆچی بووکەکەمان ئەو نەبێ؟ خوشکەکەیشی تاریفی سیلدای کردەوە، ڕێک دەڵێ مانگە و هەتاو بەرقژی نەکەوتووە. سیلدایش کە کچی هاوسەیان بوو قژی لەبەر پەنجەرەکەدا بەردابەوە تا دڵی ئەو بەدەست بهێنێ. بەڵام یەشار تەنیا بیری لە لەیلا کردبووەوە. بەو دوو چاوە جوانەیەوە کە لە ژێر پەچەی نارنجی داهات بوونە دەرێ. من تەنیا لەیلام دەوێ، یان ئەو یان هیچ کەس. خێزانەکەیشی زۆریان قسە بۆ کردبوو تا بەڵکو عشقی لەیلای لەسەردا نەمێنێ، بەڵام ڕۆژ بە ڕۆژ زیاتر دڵی چووبەوە سەر لەیلا. ئێستا دوای تێپەڕینی ساڵێک بڕیاری دابوو هەر جۆرێک بووە لەیلا بکاتە هاوسەری خۆی. قاوەقاوێک کە لە مەڕ لەیلا کەوتو بووە سەرزاران ئازاری ئەوی دەدا، دەترسا لەیلا لە دەست بدات. وەڵامت چییە لەیلا؟ من زۆرم خۆش دەوێیت. بە سواری ئەسپەکەوە بە دەوری لەیلادا خولایەوە و پرسی. لەیلا ترس دایگرتە بوو. من هیچ وەڵامێکم نییە، لێگەڕێ بڕۆم. ئەسپەکە سمکۆڵانی بوو. دیسان یەشار ڕێشمەی ئەسپەکەی ڕاکێشا و ئەسپەکە کەوتەوە سەر پاشوو. ئارام بە وڵاغ. ئەسپەکە بە حیلەیەکی درێژ ئاسایی بۆوە. من وەڵامم دەوێ. لەیلا هاواری کرد. وتم وەڵامێکم نییە. یەشار وازی نەدەهێنا. بەخوا لەیلا بەختەوەرت دەکەم. بە من دەڵێن یەشاری کوڕی محەممەدی ڕاوچی، تۆ گەرسی مۆرغی شت بوێ بۆ دڕاو دەکەم. بە سواری ئەسپەکەوە ڕێگەی لێ لەیلا گرتە بوو. توخودا لێگەڕێ بڕۆم. یەشار بێبایەخ بە قسەکانی ئەو لێکدا قسەی دەکرد. گولەکانی من زۆر کەم بەر ئامانج ناکەون. گەر چاوی چەپم بن و قێنم ڕێک دەیدەم لە دڵی نێچیرەکە. تا ئێستا گەر شێر و ورچم ڕاو نەکردووە گوناهی من نییە. ئەم دەوروبەرە شێر و ورچی نییە.
شڵەژان ئازای ئەندامی لەیلای گرتبەوە. دەترسا دیسان ڕووداوێک بچێتە سەر ئەو ڕووداوانەی لەبارەیەوە دەیان گێڕایەوە. ئەوسا خێزانەکەی سەرشۆڕ دەبوون، ئیتر باوکو دایکی نەیان دەتوانی لە ئاواییەکەدا خۆیان دەرخەن. دەترسا بابەتەکە ڕەگدا کوتێ و ببێتە هۆی ئابڕوچوون کەوتە گریان. توخودا لێگەڕێ بڕۆم. یەشار کاتێک بینی ئەو دەگری لە بەردەمی لاچوو. مەگەر من شتێکم وت کەوتیتە فینگە فینگ. لەیلا بە گریانەوە کەوتەڕێ. یەشار لەوەی کە بووبووە هۆی ئەوەی لەیلا بگری هەستی بە پەشیمانی کرد. بە خودا من مەبەستێکم نەبوو. لە ئەسپەکە دابەزی و دوای لەیلا کەوتوو بۆ پاڕانەوە. بمبورە گەر پێتاقەتم کردی. لەیلا بەردەوام فرمێسکی دەڕۆشت. دەیویست داوایەک لەو بکات، بەڵام هەنسکی گریان ئامانی لێبڕی بوو. دەیویست بڵێ دوام مەکەوە، بەڵام نەیدەتوانی. یەشار وتی لەیلا بە خودا خۆشم دەوێت. لەیلا پچڕ وتی تکا دەکەم، دوام مەکەوە، خەڵکی دەبینن و لەسرم دەکەوێ. یەشار وتی باشە دوات ناکەوم، تەنیا بڵێ خۆشت دەوێم یان نا. لەیلا وتی من کەسێکی ترم خۆش دەوێ. دنیا بە دەوری سەری یەشاردا خولایەوە. لە دڵی خۆیدا نەفرەتی لە خۆی دەکرد. خۆزگە ئەم دوا پرسیارەی نەدەکرد و هەر بە خەیاڵیەوە دەژیا. لەم کاتەدا ئەسپەکەی حیلاندی و بەرەو ساراکە هەڵی تیزاند. یەشار بە نەرمی وتی ئەشقتم لێ مەگرەوە، تکا دەکەم. لەیلا وەڵامی نەدایەوە. ئەسپەکە خەریب و دوور دەکەوتەوە. یەشار لەسەر خۆ پرسی گەردواتر بۆ چوونت گۆڕا پێم دەڵێ؟ لەیلا بە نیشانەی بەڵێ سەرێکی دانەواند. یەشار تۆسێک خەیاڵی ئاسوودە بوو. کاتێک ئاوری دایەوە ئەسپەکەی دیار نەمابوو. دەبوو دوای ئەسپەکەی بکەوێت. بەڵێن دەدەم، ئیتر بەم جۆرە پێشت لێ نەگرم. لەیلا بێ ئەوەی شتێک بڵێ دوورکەوتەوە و یەشار بێتاقەت و نائومێد بەرەو ساراکە ڕای کرد. خۆریان لە سنگی ئاسمان هەڵکەندبوو. ئاسمان بەرەو تاریکی دەڕۆیشت. لەیلا دیسان درەنگ کەوتبوو. بۆ سبەی کتێبی بەدبەختی لەیلا لاپەڕەیەکی دی زیاد کرد. بڕیار بوو بێنە خوازبێنی. زۆرێک لە خێزانەکان پێیان خۆش بوو لەیلا ببێتە بووکیان، بەڵام بە سەرنجدان لەو قاوە خراپانەی لەلبارەیەوە کەوتوو بۆ سەرداران کەس دەست پێشخەری نەدەکرد. ئێستا ئەم خوازبێنی کەرەیە ئەم ئاشقە سمڕە کێ بوو؟ لەیلا نەیدەزانی. دەبوو تا شەو ئارامی بگرتایە. کچانی گوند جیاوازن لە کچانی شار. ئەوان زۆر شەرمنن. لە باڵکۆنەکەدا دانیشت و کەوتە بیرە. نیگەران بوو. نیگەران لەوەی وەڵامێکی ئەرێنی بە خوازبێنی کەرەکەی بدەنەوە و ئیتر ئەو هەرگیز ئیبراهیم نەبینێ. دەستێک چنگی لە دڵی گیر کردبوو. دەیگوشی هەرچیەکی کرد نیگەرانی دەستی لێ هەڵنەگرت. چووە سەر جێگەیەک، نیگەرانیش دوای کەو. نوقمی بیرۆکەگەلی دوور و درێژ بوو. ئەوەندە بیری کردەوە شەو داهات و گوێخا تەقەی لە قاپی ماڵەکەیان هەستان. کێیە؟ ڕەجەب لە حەوشەکەوە پرسی. منم کوێخا. ڕەجەب دەرگاکەی کردەوە. فەرموو. کوێخا لە کاتێکدا فانۆزێکی بەدەستەوە بوو دەکۆکی. چووە ژوورێ و بە دوای ئەویشدا ئیلبای دارتاش لەگەڵ هاوسەر و کوڕەکەیدا چوونە ژوورێ. کوێخا و ئیلبای وتیان بمان بورە، بێزارمان کردن. ڕەجەب وەڵامی دایەوە خێرتان هێناوە، سەرچاوان هاتن. دواتر بەڕێنوێنی ڕەجەب حەوشەکەیان تێپەڕاند و لە پلیکانەکان سەرکەوتن. کاتێک ئەوان چوونە ماڵەکەوە لەیلا لە موبەقەکە بوو. دەبوو لەوێ چاوەڕێ بێت. میوانەکان بە تایبەت کوێخا بە باشیان زانی لەبەر ئەوەی هەوا گەرما لە هۆڵەکە دابنیشن. ڕەجەب و هاوسەرەکەی هەرچەند خۆڵکیان کردن بچنە ژووری میوان، ئەوان قبوڵیان نەکرد. لەیلا لە پشت دەرگای موبەقەکەوە دانیشت بوو. گوێی لە قسە و باسی ئەوان دەگرت. دەیویست خوازبێنی کرد بناسێ، بەڵام تا ئێستا تەنیا کوێخا قسەی کردبوو. کوێخا بە تەمەنترین پیاوی ئاواییەکە بوو. قسەی زۆری بۆ وتن هەبوو. ئەو جەستەیەکی چکۆلە و ئێسکنی هەبوو. سمێڵە ناسکەکەی پشلێوی قیافەی ئەوی لە باقی پیاوانی ئاوایی جیا دەکردەوە و چاکەت و پانتۆڵ و کوڵاوە شاپۆ کاڵەوە بووەکەی وێردی سەرزاری هەمووان بوو. ئەو کەسێکی دڵسۆز بوو. خەڵکی بە چاوی ڕێزەوە سەیریان دەکرد. تاقەڕەخنەیە کە لەسەری هەبوو چەنەبازیەکەی بوو. بۆ نمونە ئێستا قسەی لەبارەی هەموو شتێکەوە دەکرد، جگە لە بابەتی سەرەکی کە خوازبێنی بوو. زەمین و زەمانی پێکەوە دروو بوو.
بە دوای ئاسکدا بە تەپۆڵکەکاندا سەردەکەوت. دایە گەورە کە لە گۆشەیەکی هۆڵەکەدا جیچکەی کردبوو لە کوێخای گەیان دەبێت بچێتە سەر ئەسڵی بابەتەکە. کوێخا خێرا بابەتەکەی بڕی. وا دیارە چەنەبازیم زۆر کرد. دایە گەورە شەرمی کرد. تکا دەکەم کوێخا، هەموو قسەکانت شیرینن. دووبارە کوێخا دەستی پێکردەوە و تا هەڵەموتەکە چوو میلی هێنایەوە و تەقەی کرد. بەڵام ئاسک هەڵی تیزاندبوو. دووبارە دایە گەورە باوێشکیدا. کوێخاوتی دەزانم ماندوو بوون، بەڵام دەبێت ئەم ڕووداوە تا کۆتاییەکەی بگەڕمەوە لەبەر ئەوەی مەبەستێکم هەیە. دیسان دایە گەورەوتی تکا دەکەم کوێخا. دیسان کوێخا میلی هێنایەوە و چاوێکی نوقاند و نیشانەی لە ئاسک گرتەوە. کاتێک دەستەکانی داگرت پێکەنی. ڕێکدام لە ڕانی قاچی دواوەی. ئاسک لە پێکەنینەکانی کەوت و ئیتر نەیتوانی هەستێت. ئەو کەسانەی لە هۆڵەکە بوون وایان دەنوان شەیدای یادەوەریەکانی کوێخان. کوێخا کاتێک ئەوانی لەم حاڵەدا بینی پرسی دەزانن بۆچی دام لە قاچی؟ نازانین. کوێخا پێی خۆش بوو هۆی ئەم کارەی لێ بپرسن. ئەوانیش یەکسەر پرسیان بەڕاست بۆچی داد لە قاچی؟ کوێخا وەڵامی دایەوە لەبەر ئەوەی نەمدەویست بیکوژم. لە سەرەتاوە ئەم نیەتەم نەبوو. تەنیا دەمویست برینداری بکەم و بیگرم. تا کوێخا ئاسکی دەهێنایەوە ماڵێ شەو نیوەی تێپەڕی بوو. ئەمەیش لەوەوە تێگەیشت کاتێک سەیری کاتژمێرەکەی بەرباخەڵی کرد. ئیتر دەبوو بچوایەتە سەر ئەسڵی مەبەست. هەر بۆیە کاتێک برینی قاچی ئاسکەکەی بەست درنگیەکەی باش نەبینی و مەبەستی خۆی لە گێڕانەوەی ئەم چیرۆکە بەیان کرد. مەبەستم لە وتنی ئەم چیرۆکە ئەمەیە، ئەگەر یەکێک ئاسک بێت دەبێت بزانێت ڕۆژێ ڕاو دەکرێت. جەمیلە کە تا ئێستا قسەیەکی نەکردبوو بە بزەوە وتی وەک بڵێ کارەکە پێچەوانە بۆتەوە. ڕەجەب درێژەی دایە ئاسک ڕاوچیەکەی خستۆتە داوەوە. بایرام لە شەرمەزاریدا سوور بووە. کوێخا بە پێکەنینەوە وەڵامی دایەوە بەڵێ ئێوە ڕاست دەکەن، ئاسکەکەی ئێوە خۆی ڕاوچیەکی تەواوە. ئیلبای دارتاژوتی ئێستا بە قەوڵی ئێوە ئێمە ئەم ئاسکە ڕاوچیەمان دەبێت. دایە گەورەوتی گەرنەیدەین چی؟ هاوسەرەکەی ئیلبای دارتاژوتی بە قورسایی خۆی زێر دەدەین. جەمیلەوتی زێرمان نەوێ چی؟ ئیلبای دارتاژوتی گیانی فیدا دەکەین. هەموو پێکەنین و کوێخا هەلەکەی قۆستەوە. ئەم کوڕەکی شایستەیە. ئەگەر بە نۆکەری قبول بکەن تا کۆتاییشیان نۆکەریتان دەکات. لیلا کە تا ئێستا لە پشت دەرگای موبەقەکەوە بێدەنگ وەستا بوو لەسەر خۆ دەرگاکەی کردەوە و لە پەنا دەرگاکەوە سەیری هۆڵەکەی کرد. خوازبێنیکار بایرامی کوڕی ئیلبای دارتاژ بوو. هیچ هەستێکی بەرامبەر ئەو نەبوو. بیرکردنەوە لەوەی ببێتە هاوسەری ئەو بێتاقەتی کرد. دەرگاکەی داخست و پاڵی بە دیوارەکەوەدا. پێڵوەکانی داخست و هەوڵیدا ئارامیەکەی دەستکەوێتەوە. لە هۆڵەکە چەلەحانێ بوو وەک بڵێ باوک و دایکی لەیلا ناکۆکیەکیان لەگەڵ ئەم پێگەیشتنە نەبوو. چما پێشتر لەسەری ڕێکەوتبوون. گەرنا بەم ئاسانیەیە مامەڵەیان لەگەڵ بابەتەکە نەدەکرد. کاتێک کوێخا لە کارێکدا بێت هیچ کارێک نییە نەکرێ. دووبارە لەیلا دەرگاکەی کردەوە تا بەڕوونی قسەکانی بژنەوێ. کوێخاوتی دوجار ئەم ئاسکە چاییمان بۆ دەهێنەیان نا. ڕەجەب ئاماژەی بۆ هاوسەرەکەی کرد بچێت بە شوێن لەیلادا. جەمیلە هەستا و بەرەو موبەقەکە چوو. لەیلا دەرگاکەی داخست و چوو لە گۆشەیەکدا دانیشت. کوێخاوتی ئەم چاییە زۆر بەتامە. ئیلبای دارتاژوتی کەواتە ئینشا ئەڵڵا پیرۆزە. جەمیلە کاتێک چووە موبەقەکەوە بینی لەیلا دانیشتووە و ئەژنۆکانی گرتۆتە باوەش. بە سەرسامیەوە پرسی چی بووە؟ لە پرسەی دایکتا دانیشتووی؟ دواتر درێژەی دایە هەستە خێراکە چایی بوو میوانەکان بێنە. لەیلاوتی ناتوانم، شەرم دەکەم. ئیدی نابێت شەرم بکەیت، تۆ گەورە بوویت. لەیلا دەستی برد بۆ سەر ناوچەوانی. خەریکە سرم لە ئازاردا دەتەقێ. بیان و مەگرە، خێراکە هەستە چایی بێنە. لەیلا تیاما بوو چ بکە. ئەگەر هەڵدەستا و چایی بۆ میوانەکان دەبرد بەو مانایە بوو ڕازیە. بەم پێگەیشتنە و ئەگەریش هەڵنەدەستا باوکو دایکی لای میوانەکان ڕووزەر دەبوون. جەمیلە سینیە چایەکەی بۆ ڕاگرت. بیگرە و لە دوامەوە وەرە. لەیلا بێ ئەوەی بیەوێ وتی من نامەوێ شوو بکەم. دایکی وتی مەگەر بەدەست تۆیە؟ لەیلا وتی ئەی بەدەست کێیە؟ جەمیلە بێتاقەت بوو. لە کاتێکدا کە نەقورچکێکی لێگرت هاوارێکی خنکاوی کرد. گلاراو وات لێ هاتووە وەڵام دەدەیتەوە؟
دواتر سینیەکەی لە بەردەمی داناوتی تا دەچمە جێگەی خۆم دانیشم هاتووی ها گەردنا ڕۆژگارت ڕەش دەکەم. بە تووڕەیەوە لەچکەکەی چاکرد و لە موبەقەکە چووە دەرێ. دوای ڕۆشتنی ئەو لەیلا هەرچەند بیری کردەوە نەیتوانی خۆی ڕازی بکات. دانیش تا دایکی بێت و ڕۆژگاری ڕەش بکات. کوێخاوتی بابێکیان قورگمان وشک بوو. جەمیلە وتی ئێستا دەیهێنێ چایەکە زۆر کوڵا بوو دووبارە لێمان نایەوە. ڕەجەب لە بابەتەکە گەیشت بەو بیانوەی خۆی سەرێک لە چایەکە بدات هەستا و چووە موبەقەکە. لەیلا دانیشتە بوو وەک هەوری بەهار دەگریا. ڕەجەب پرسی چی ڕوویداوە بابەگیان؟ هیچ. ئەی بۆچی دەگریت؟ لەیلا وتی بابە گەر نەمەوێ شوو بکەم تۆ بێتاقەت دەبی؟ ڕەجەب وتی ناکچم بێتاقەت نابم بەڵام بەرژەوەندی تۆ لەوەدایە شوو بکەیت. لەیلا چاوی بڕیە عەردەکە من حەزم لە بایرام نییە. ڕەجەب چووە فکرەوە. ئەو لە لەیلا نزیکتر بوو تا دایکی حەزی نەدەکرد دڵی کچەکەی بشکێنێ هەر بۆیە وتی پێت خۆشە بەڵێم دواتر وەڵام دەدەینەوە؟ لەیلا یەکسەر وتی بەڵێ بابا پێیان بڵێ بۆ چوونی لەیلاش مەرجە. وەک ئەوەی لە مەترسیەک هەڵات بێت دەستی کردە ملی باوکی و ماچی کرد. زۆرم خۆش دەوێی باوکە. ڕەجەب سینیە چایەکەی بەدەستەوە گرت و لە کاتێکدا کە لە موبەقەکە دەچووە دەرێوتی هەستە دەست و دەم و چاوت بشۆ ئیتر لوشکە لوشک مەکە. کوێخا کاتێک بینی ڕەجەب چایەکەی هێنا تا کۆتایی چیرۆکەکەی خوێندەوە. کەواتە دواتر وەڵامەکەی دەڵێن؟ ڕەجەب وتی بە یارمەتیتان. لەیلا کەمێک نەخۆشە نەیتوانی بێتە خزمەتتان. بزە لەسەر لێوی ئیلبەی دەرتاش و خێزانەکەی وشک بوو. ئەوان کاتێک بارودۆخەکەیان بەنجۆرە بینی داوایان لە کوێخا کرد زەحمەت کەم بکەن و کوێخایش چایەکەی خواردەوە و نەخواردەوە هەستا. کەواتە ئینشا ئەڵڵا کەی بێمەوە خزمەتتان؟ ڕەجەب وتی ئەگادارتان دەکەینەوە. بیرتان بێت ئێمەتان دەست بەتاڵ گەڕاندەوە. دایە گەورە لە کاتێکدا کەوای دەنوان سەر ئێشەکەی دووبارە دەستی پێکردۆتەوە وتی لە کۆنەوە دابوونەریتەکە ئەمەیە خێزانی بووک جاری یەکەمی خوازبێنی وەڵام نەدەنەوە دیسان تەشریف بێننەوە. بەیرام ئارەزووی دەکرد کەس لەوێ نەبێت و ئەو دانیشێ و تێر بگری بەدڵی داهاتبوو ئەم پێگەیشتنە دروست نابێت. لەیلا لە موبەقەکە بیری لە ئیبراهیم دەکردەوە کە بڕیار بوو بە زووی بیبینێ. خەریک بوو یەکشەممەیەکی تر نزیک دەبەوە. کاتێک کوێخا و ئیلبەی دارتاش لەگەڵ ژن و کوڕەکەی لە ماڵی ڕەجەب هاتنە دەرێ ڕێگنیوە شەو بوو. ئاواییەکە لە خەوێکی قورسدا دەیپڕخا. مەگری لەیلا. ئیبراهیم وتی لەیلا دەگریا بغزێک لە گەرویدا بوو پێیوانە بوو هەرگیز بشکێت. شکا بوو شانەکانی دەلەرزی پچڕ پچڕ چیرۆکی هەموو ئەو ئازار و سەختیانەی بۆ ئیبراهیم گێڕایەوە کە لەم ماوەیەدا چەشت بووی. ئیبراهیم وتی دان بە خۆتدا بگرە هەموو شتێک تەواو دەبێ. لەیلا پرسی دەبێت تاکەی ئارام بگرم. ئیبراهیم وتی تا هەر کاتێک خوددا بێوێ. لەیلا چاوی بڕیە ئاسمان کە ڤاڵە هەورێک لە دوورە دەستی ئاسمان خەریک بوو نزیک دەبەوە. بە شەرمنیەکەوە کە تایبەتە بە کچانی گونج زۆر لەسەر خۆوتی خواویستی ئێمە یەکتریمان بینی و پەسەندی کردوین. پاشان تفی قوددا و گەروی ساف کرد. ئێستا دەبێت تۆ بتەوێ. بە خوددا دەمەوێت زەماوەندت لەگەڵ بکەم بەڵام دەست کورتم. ئەم ئۆتۆمبیلە کۆنیش کە دەیبینی هی خۆم نییە تەنیا شۆفێرم. ئیبراهیم وتی لەیلا وەڵامی دایەوە کەواتە تۆ دەڵێی من چی بکەم؟ هیچ تۆزێک ئارام بگرە. لەیلا لە کاتێکدا کە دووبارە فرمێسکی شۆڕابی بەستە بووتی بە خوددا ئیتر تاقەتم نەماوە ناتوانم بەڕاستی ناتوانم. کتوپڕ قسەیەک هات بە مێشکیدا کە نەدەبوو بێت. نەکا بتەوێ دەسی دەسیم پێ بکەی. ئیبراهیم لەسەر سوڕماندا دەمی دابچڕی. لەیلا تۆ ئەزانی چی دەڵێی؟ ئەمەی وت و چاوی بڕیە چاوی لەیلا. لەیلا تێگەیشت هەڵەی کردووە و نەدەبوو ئەم قسەی کردبە. خێراوتی بمبورە مەبەستێکم نەبوو بە خوددا ئیتر ئاوەزم باش کار ناکات. ئیبراهیم وتی من تەنیا بە شەوقی تۆ جادەکان دەکوتم و دێم. ئەگەر خەوم لێ دەکەوێ بۆ ئەوەیە خەوت پێوە ببینم. ئەگەر بێدار دەبم بۆ ئەوەیە کار بکەم و پارەیە کۆ بکەمەوە تا تۆ بەدەست بهێنم. متمانم پێ بکە لەیلا. ئەو وەڵامی دایەوە دیارە متمانم پێتە. دواتر دەستەکانی ئیبراهیمی گرت نازانی چەندەم خۆش دەوێی؟ ئیبراهیم وتی با دەزانم بە هێندەی.
لەیلا بە پەنجەی شایەتمان لێوەکانی ئەوی پێکەوە درو خۆی ڕستەکەی ئەوی تەواو کرد بە هێندەی شینایی ئاسمان. هەردووکیان پێکەنین و لە ئاسمانیش کەڤاڵە هەورێک هەرچەندە نزیکتر دەبووەوە گەورەتر دەبوو. ئیبراهیم وتی: نیگەرانی هیچ شتێک مەبە، بەم زوانە دێمەخواست بێنیت، ئەوسا هەموو کێشەکان خۆ بەخۆ چارەسەر دەبن. لەیلا چووە فکرەوە، خۆی لە نێوتەم و ڕووناکی دابینیەوە. جلی بووکێنی لەبەر کردبوو، بە سواری ئەسپەوە دەچوو بۆ ماڵی ئیبراهیم. ژەنیارە گەڕۆکەکان مۆزیکیان دەژەند و سەمایان دەکرد. دەنگی هەلهەلەی ژنان تا دوورە دەستەکان دەڕۆیشت. ئیبراهیم ڕێشمەی ئەسپەکەی گرتبوو، دەڕۆیشت. لەیلا وێنەیەکی لە ماڵەکەی ئیبراهیم لە مێشکیدا نەبوو. هەر بۆیە کاتێک لە ئاواییەکە چوونە دەرێ خێرا پرسی: ئیبراهیم، ماڵەکەت لەکوێیە؟ ئیبراهیم وتی: چۆن بڵێم؟ خۆ تۆ شارەزای شارەکەی ئێمە نیت. لانی کەم بڵێ شێوەی چۆنە؟ خانوویەکی ئاساییە لەسەر شەقامێکی چکۆلە. لەیلا هەر چۆنێک بووە خانوویەکی وەک خانووەکەی خۆیانی لە مێشکی خۆی داوێنا کرد و لە بەرامبەر قاپیەکەیدا لە ئەسپەکە دابەزی. ئاگاد لەکوێیە؟ بە دەنگی ئیبراهیم هاتەوە سەرخۆ. خەریک بووم بیرم لە ماڵەکەی تۆ دەکردەوە. ئیبراهیم وتی: ئێستا زۆر پەلە مەکە، لە کاتی خۆیدا لە نزیکەوە دەیبینی. ئیبراهیم دەرگاکەی کردەوە و لەیلا چووە ژوورێ و دواتر ئیتر تێنەگەیشت کات چۆن تێپەڕی. ئەوان لە بەرزاییەک کە بەڕواڵەت وەک بالکۆنەکەی ماڵە باوانی لەیلا بوو، وەک دوو پەڵە هەورەکە پەیوەست بوون بەیەکەوە و بوونە یەک. ئێستا سەرانسەری ئاسمان هەوردای پۆشی بوو. ئەوان بێ ئاگا لە گەردون و مرۆڤ، نوقمی خەون و بێداریان بوون کە کتوپڕ ئاسمان گرماندی. لە ساتێکدا هەورە بروسکە هەموو ئاسمان گەڕاو بە هێڵێک لە ئاگر، شتانێکی لێڵ و تەمومەژاوی لە هەوادا نووسی، شتانێک کە ڕەنگە نەسکێک بوو بێت لە کتێبی چارەنووسی ئەوان. لێک جیابوونەوە. لەیلا ئاسایی بووە، خێرا سەیرێکی چواردەوری خۆی کرد تا بزانێ کەس ئەوانی لەم حاڵەدا بینی وەیاننا، کە کتوپڕ چاوی بە بولوت کەوت و لەجێی خۆی وشکی کرد. ئیبراهیم کاتێک هەپەسان و ترسی لەیلای بینی، دوای ڕوانینەکەی ئەو کەوت و گەیشتە بولوت. ئەوە کێیە؟ لەیلا بە ترس و لەرزەوە وەڵامی دایەوە: بولوت، کوڕی پورە سوغڕا. خوێن لە چاویدا شەپۆلی دەدا، دیار بوو زۆر تووڕەیە. لێڵ و تەمومەژاوی قسەی دەکرد و دەهاتە پێشێ. ئیبراهیم وتی: چیت دەوێ؟ لەیلا وتی: ئەو لاڵە ناتوانێ قسە بکات. ئەمەی وت و چوو لە دوای ئیبراهیمەوە وەستا. ترس دزەی کردبووە قوڵایی ئێسکەکانیەوە. نەی دەتوانی تەرک بە کۆتایی ئەو ڕووداوە بکات کە دەستی پێکردەبوو. بولوت کاتێک نزیک بووەوە، کتوپڕ هێرشی بۆ ئیبراهیم هێنا و تێڵاکەی هەڵبڕی تا بیکێشێ بە تەپڵی سەری ئیبراهیمدا. ئیبراهیم دەست پێشخەری کرد و تێڵاکەی لە هەوادا گرت. ئەوان ئاڵقای یەک بوون. لەیلا گۆزە ئاوەکەی هەڵگرت و لە کاتێکدا کە هەوڵی دەدا خوێنساردی خۆی بپارێزێ، لە گۆشەیەکە وەستا و سەیری کرد. ئیبراهیم هاواری کرد: تۆ بڕۆ، بۆچی وەستاوی؟ لەیلا نەیدەزانی چی بکات، ترس هێزی بڕیاردانی لێسەند بوو. ئیبراهیم دووبارە هاواری کرد: وتم بڕۆ، مەگەر نەتبیست؟ لەیلا کەوتە ڕێ و هەوڵیدا خێراتر جادەکە تێپەڕێنێ و بیر لە هیچ شتێک نەکاتەوە. بەڵام بێ ئەوەی بیەوێ وەستا و سەیرێکی دواوەی کرد. ئیبراهیم لەسەر سنگی بولوت دانیشتبوو دارکاری دەکرد. ئیبراهیم هەستی کرد لەیلا سەیری دەکات. بەدەست ئاماژەی بۆ کرد دەبێ ئەو بڕوات. لەیلا درەنگکەوتنی بەباش نەزانی و بەڕێکەوت. ئەمجارە هەنگاوەکانی زۆر تون هەڵگرت تا ڕادەیەک بێ ئەوەی خۆشی تێبگات ڕای کرد. تاریکی هەموو جێیەکی گرتبووە. کاتێک گەیشتەوە ماڵێ، دیسان درەنگکەوت بوو. دیسان دایە و بابە و دایە گەورەی کەوتبوونە بۆڵەبۆڵ و باوکی لە ئاستانەی دەرگاکەدا وەستا بوو، وەک هەمیشە جگەرەی دەکێشا و تووڕەی خۆی دەخواردەوە. لەیلا پێی وابوو بابەتەکە تەواو بووە، بەڵام غافڵ لەوەی هەموو شتەکان دەستیاندا بۆ دەست تا ئەو شەوێکی ئازاراوی هەبێت. کاتێک بولوت بە دوای ئەودا چووە گوندەکە، لە کۆڵانەکەدا هاواری کرد و سەرنجی خەڵکی ڕاکێشا. خەڵکی بەبینینی سەر و پۆتەڵاکی خوێنایی ئەو لە دەوری خڕبوونەوە و بابەتەکەیان ئاڵۆز کرد. بولوت هەڵڵای نابەوە، دەستی بەرەو ئاسمان هەڵدەبڕی و هاواری دەکرد و دواتر دەستەکانی دادەهێنایەوە و سەر ئەژنۆی و دەگریا. دوای کاتژمێرێک نزیکەی هەموو ئاواییەکە لە بابەتەکە گەیشتن و
ئەو کۆڵانەی ماڵەکەی ڕەجەبی لێبوو پڕ بوو لە خەڵک. ژن و پیاو، پیر و گەنج، بولود لە کۆڵانەکەدا شیوەن و ڕۆڕۆی بوو. لەیلا لە ژوورەوە لەژێر گورزی مشت و لە قەیباوکیدا ئاسمان هەروە دەیگرماند و دەنگی چەخماخە کەشەکەی ترسناک کردبوو. پورەسوغرا بەردەوام جنێوی دەدا و وازی نەدەهێنا. ڕەجەب کاتێک بارودۆخەکەی بەم شێوەیە بینی، لە پلیکانەکان هاتە خوارێ، دەرگای حەوشەی کردەوە و ڕۆ پورەسوغرا هاواری کرد. بۆچی ئابڕوومان دەبەی خانم؟ مەگەر من بولودم دارکاری کردووە، گوێنم پێدەدەی؟ پورەسوغرا تەریق نەبووە و قیژاندی: کچەکەی تۆ ئەم بەڵایی بەسەر کوڕەکەم هێناوە. ڕەجەب وەڵامی دایەوە: مەگەر کچەکەی من چی کردووە؟ پورەسوغرا تێدا ماچی بڵێ و وەڵامێکی نەبوو. بۆ ئەوەی قسەیەکی کردبێت وتی: کچەکەت فێر بکە کاتێک دڵی داوەتە کەسێکی تر دڵداری لەگەڵ کەسێکی تردا نەکات. ڕەجەب هاواری کرد: کاتێک کەسێک زانی کچە ئەوی ناوێ دەبێت دەستی لێ هەڵبگرێ. پاشان ئیتر نەیویست دەم لە دەمی ئەو بنێت. ئەم جارە ڕووی کردە خەڵکەکە وتی: چییە لێرە گربوونەتەوە؟ پرسێ یا زەماوەند؟ دواتر بە دەنگی بەرز بەردەوام بوو: ئەگەر کچەکەی من قسە لەگەڵ کەسێک دەکات پەیوەندی بە هیچ کەسێکەوە نییە. ئەوانەی ناشزانن بزانن کە ژیانی هەر کەسێک پەیوەندی بە خۆیەوە هەیە. لێرە گربوونەتەوە کە چی ببێت؟ لەم ساتەدا کوێخا لەناو ئاپۆراکەوە درێژەی بە قسەکەی ئەودا: مەگەر ئێوە کار و ژیانتان نییە، بڕۆن بە دوای کارتانەوە. درێژەی قسەکانی کوێخا لە دەنگی چەخماخەکە داون بوو. ڕەجەب چووە ژوورێ و دەرگای داخست. پاڵی پێوەدا تا زاڵ بێت بەسەر عەسابی خۆیدا. باران دایکرد. خەڵکەکە بڵاو بوونەوە. بتڵێکی شەو تێپەڕی بوو. چاوچاوی نەدەبینی. لەو خەڵکانەی کە دەگەڕانەوە ماڵەکانیان تەنیا فانۆسەکانیان دەبینرا، ئەو فانۆسانەی کە لە بارانەکەدا دەجوڵان، شەویان خەماوی کردبوو. لەنێو ئەو خەڵکەدا کە بۆ ماڵەکانیان دەگەڕانەوە، جگە لە بولود دوو کەسی تریش لەبەر بارانەکەدا ڕۆندەیەکیان دەڕۆشت کە ناوەکانیان زۆر نائاشنا نین. یەکێکیان لەو دوو کەسە یەشار بوو کە پێشتر وەڵامی نای لە لەیلا بیست بوو، ئەوی تریش بایرام کە چاوەڕێی وەڵامی لەیلا بوو. بە سەرنجدان لەو ڕووداوەی تازە ڕوویدا بوو، ئارەزووەکانی وەک نەخشی سەر ئاو دەبینی. لەیلا بۆ ئەو دوو کەسە وەک ئەستێرەیەک وابوو لە دوورە دەستەکان، ئەستێرەیەکی جوان و دەست پێنەگەیشتوو. ئەوان تەنیا دەیانتوانی لە دوورەوە سەیری بکەن، ئیتر نەیان دەزانی سیرکردنیشی لەدەست دەدەن. ئەوان ئاگایان لە بڕیاری ڕەجەب نەبوو. ئەو شەوە ڕەجەب دوای ئەو ڕووداوە داوای لە جەمیلەی ژنی کرد نەهێڵێ لەیلا لە ماڵ بچێتە دەر و جەختی کردەوە گەر لە دەرەوە بیبینێ ڕۆژگاری هەردووکیان ڕەش دەکات. لە هەموو حکایەتەکاندا کچانی شۆخ لە ماڵەکانیاندا زیندانی دەکرێن و ئەم چیرۆکە چیرۆکێکی تازە نییە. دایە گەورە دەتوانێت لەم بوارەدا سەدان نمونە بهێنێتەوە و هەمووان ڕازی بکات تا بارودۆخەکە ئاسایی بێتەوە و تا خەڵکی ڕووداوەکە فەرامۆش بکەن. دەبوو لەیلا لە ئاواییەکە دەرنەکەوتایە. بەم ئاسانیە لەیلا زیندانی کرا. ئاواییەکەیان بۆ ئەو لە خانوویەکی کاگەڵیدا کورت کردەوە. دایک و دایە گەورە زیندانەوانی ئەم ماڵە بوون. دەبێت تاکەی نەچمە دەرەوە تا هەر کاتێک کە باوکت بیڵێ. دایە گەورە مۆڕەی دەکرد. بەم مانایە کە دەبێت کچ لە ماڵوە مێنێ و دایکیشی وەک بڵێ پرسیارێکیان لێ نەکرد بێت، بێبایەق بە پرسیارەکەی لەیلا سەرگەرمی کارەکانی ناو ماڵ بوو. کەی بابە ڕێگە دەدات؟ دایە گەورە زۆر سارد وەڵامی دایەوە: لە خۆی بپەرسە. بابە دەمی خۆر ئاوا لە کار دەگەڕایەوە. هیچ توانای قسەکردنی نەبوو. ماندوو تووڕە بوو. ڕەجەب شکا بوو. ڕوومەتەکانی بە قوڵاچوو بوون. وای پیشان دەدا هیچ شتێک نەقەوماوە. بەڵام ڕووداوێک قەوما بوو. کچەکەی ئەو لەگەڵ پیاوێکی غەریبەدا بینرا بوو. پیاوێک کە هیچ نەیدەناسی، تەنیا ناوەکەی لە لەیلا بیست بوو: ئیبراهیم. هەوڵی دەدا بەو نیشانانەی لە لەیلا لەویدا بوو وێنەی شێو و باڵای بهێنێتە بەرچاو، بەڵام نەیدەتوانی. هەستێکی خراپی بەرامبەر ئەو هەبوو. کچم نابێ متمانە بە غەریبە بکەیت. لەیلا بێدەنگ دەبوو. بێگەردانە چاوی دەبڕی عەردەکە. دایە گەورە درێژەی بە قسەکەی ئەو دەدا: غەریبەیەک هەرچیەک بێت غەریبەیە. کێ جوزانێ دز و پیاوکوژ نییە. ڕەجەب قسەکەی پێدەبڕی تا زیاتر نەڵێ. ئیدی بەسە. چاوی دەخستە سەر جەمیلە.
چایت هەیە یان نا؟ کاتێک وەڵامی جەمیلە ئەرێنی بوو، داوای لە لەیلا دەکرد چایی بۆ بهێنێت و لەیلا لە هەڵمی ئاوە کوڵاوەکەدا خۆی لە جلوبەرگی بووکێنیدا دەبینی. بەرگەی هەموو ئەم ئازارانەی دەگرت. هەندێک لە ڕۆژەکان هەتاوی بوو، هەندێکی دی هەور. کات تێدەپەڕی بێ ئەوەی ڕووداوێکی تایبەت بقەومێ. دایە گەورە، بۆچی هەواڵێک لە گۆرانی بێژە گەڕۆکەکان نییە؟ دێن. هەربینا سەر و سەکوتیان دەردەکەوێت. زۆر دەمێکە نەهاتوونە ئێرە. ئەگەر نەهاتن چی؟ دێن، هەرچۆرێک بۆ دێن، دەڵێ حەوسەڵەت نەماوە. بەڵێ دایە گەورە، نازانم چی بکەم. جەمیلە بەسار دێکەوە درێژەی دەدایە قسەکانی ئەوان. بێگومان جێگەیەکی باشیان دەستکەوتووە و پارەی باشیان دەدەنێ، گەرنا هێندە دوانە دەکەوتن. لەیلا دەدا بەناو قسەکانیدا. هەواڵێک لە گروپی سێرکەکەش نییە. دایە وەڵامی دەدایەوە. سێرکچیەکانیش وەک ئەوان وان. جا بۆچی بێنە ئێرە کاتێک خەڵکی دەستیان ناچێتە بڕکیانەوە؟ دایە گەورە چاوی دەبڕیە خاڵێکی نادیار. یادی ڕابردوو بەخێر. ئاواییەکە بۆ خۆی ئامشۆیەکی هەبوو. بەتاڵی پێدەکەنی. چما لە کاتێکی باشدا بیر بووم. درێژەی دەدایە، ئیتر ئەم ئاواییە بە کەڵک نایە. لەیلا هەلەکەی قۆستەوەوتی، من ئیتر ڕقم لەم گوندەیە. خەڵکی ئاواییەکە لەگەڵ لەیلا باش هەڵیان نەکردبوو. ئەو دڵگیر بوو لێیان. ئێستا 2 هەفتە لە زیندانبوونی لەیلا تێدەپەڕی. ئاوی کانیەکە 14 ڕۆژ دوور لە چاوی لەیلا خۆڕی دەهات و کچانی ئاوایی 14 ڕۆژ بێ ئەو چوبوونە سەرکانیەکە و گەڕابوونەوە. ئیبراهیم بێ ئەوەی ئەو ببینێ لە جادەکەی خوار ئاواییەکە تێپەڕی بوو. بولود بێهودا و 14 ڕۆژ لە دوورەوە سەیری کانیەکەی کردبوو. یەشار بێهودا 14 ڕۆژ لە دەوروبەری ئاواییەکە میلی هێنابەوە و بایرام بێهودا 14 ڕۆژ ڕێگەی هاتوچۆی لەیلای لە ئاواییەکە خست بووە ژێر چاودێریەوە. لە ڕۆژی 15یەمدا کاتێک لەیلا لە خەو هەستا، دڵی کەوتە پەلەپەل. قەرار بوو چ ڕووداوێکی تازە بقەومێ، نەیدەزانی. وەک بڵێ چاوەڕێی ڕووداوێکی تایبەت بێت. ئارام و ئوقڕی نەبوو. ئەو ڕۆژە یەکشەممە بوو. گەرمۆڵەتی چوونە دەرەوەی هەبوایە، دەیتوانی دووبارە ئیبراهیم لە ڕێگەی کانیدا ببینێ، بەڵام باوکی بەم زوانە ئەم مۆڵەتەی پێنەدەدا. ئەو ڕۆژە ڕۆژێکی سەیر بوو. کات هەرچەند بەرەو پێش دەچوو، لەیلا بێ ئوقرەتر دەبوو. دڵی ئەو لە قەفەسەی سنگیدا باڵی دەرکردبوو. خۆی بە دیوارەکانیدا دەکێشا. ڕووداوێک لە لێواری قەوماندا بوو، ئەو دەیزانی. ئێوارەی ئەو ڕۆژە کاتێک لە حەوشەکە دانیشتبوو جلی دەشت، دەنگی هۆڕنی ئۆتۆمبیلەکەی ئیبراهیم لە گوێیدا دەنگیدایەوە. سەرەتا پێی وابوو بە هەڵە دەیژنەوێ. بەڵام کاتێک بە وردی گوێگرت، بینی نا، هەڵە ناکات. ئیبراهیم هاتبوو، بانگی ئەوی دەکرد. شڵەژانێک هاوڕێ لەگەڵ شادی هەموو بوونی گرتەوە. هەستا و کراسە چڵکنەکەی دایە گەورەی لەدەست بەربەوە ناو تەشتە ئاوەکە. ئیبراهیم ناوە هۆڕنی لێدا. لیلا نەیدەزانی چی بکات. مۆڵەتی چوونە دەرەوەی نەبوو. دووبارە دانیشت تا چنگ لە جلەکان گێر بکات. بەڵام پەنجەکانی هێزێکیان تێدا نەبوو. کتوپڕ هەستی کرد دوو دەستی بەهێز دیوارەکانی لێ کاڵا کردوتەوە و دێنە پێشێ و دەیانەوێ ئەو لەگەڵ خۆیدان بەرن. هەستا بکێشێتە دواوە و تا دەستەکان بەو نەگەن. قاچی لە تەشتەکە هەڵنووتا و هەڵگەڕایەوە سەر جلە شۆراوەکان. تا هاتەوە سەرخۆی دەستەکانی گەیشتبوونە ئەو. چاوەکانی نوقاند و کردنیەوە. پێی وابوو خەو دەبینێ، بەڵام خەو نەبوو. کاتێک باش نواری دەستەکانی ناسیەوە. دەستەکانی ئیبراهیم بوو. ئیتر جێ بەخۆی نەگرت. ویستی بیان گرێ و لەسەر دڵی بیگوشێ. کتوپڕون بوون. دووبارە دەنگی هۆڕنی ئۆتۆمبیلەکە لە گوێیدا دەنگیدایەوە. بێ ئەوەی بێوێ لەچکەکەی کرد و لە ماڵ چووە دەر. بۆ ئەوەی کەس نەبێتە ڕێگری، هەنگاوەکانی خێراتر کرد و دواتر ڕای کرد. ڕێگەکە کێشی هاتەبوو. ئەسڵەن پێی وانەبوو لە ماڵەکەیانەوە تا جادەکە ئەوەندە دوور بێت. وەستا و پێڵاوەکانی داکەن. گرتنی بەدەستیەوە و دووبارە ڕای کرد. هەستی دەکرد هەموو سەیری دەکەن. هەستی دەکرد خەڵکی خەریکن شوێنی دەکەون. غافڵ لەوەی ئەسڵەن کەس ئاگای لێ نەبوو. ئەسڵەن پەنجەرەیەک بۆ سەیرکردنی ئەو نەکرابەوە. لە کاتێکدا کە ڕای دەکرد، نیوەڕوو ئاوڕێکی دایەوە، هیچ نەبوو.
خانوەچکۆلە و کاگەڵیەکان یەک جێدەمان و ئەو دەچووە پێش. ئێستا ماڵەکانی ئاوایی تەواو بوون و ئەو کە گەیشتو بۆ سەر جادەکەی بە چاوکێڵا. هەواڵێک لە ئیبراهیم و ئۆتۆمبیلەکەی نەبوو. تووپڕ ترس هەڵیگرت. نەکا کەوت بێتە خەیاڵەوە و دەنگی ئەو هۆڕنی بیستوێتی هی ئیبراهیم نەبوو بێت. تیاما بوو پێچ بکاتەوە بۆ کاملە کە قاچەکانی کانیەکەیان هەڵبژارد. دوای تۆزێک کە ڕای کرد، ئۆتۆمبیلەکەی ئیبراهیمی بینی لە تەنیشت جادەکەوە وەستاوە. خۆشحاڵ بوو، هاواری کرد: ئیبراهیم. ئیبراهیم دوور بوو، دەنگی نەدەبیست. دووبارە هاواری کرد: ئیبراهیم. وێنەی لەیلا لە ئاوێنەی ئۆتۆمبیلەکەی ئیبراهیمدا وردە ڕوونتر گەورەتر دەبوو. ئیبراهیم. هێشتا چەند هەنگاوێکی مابوو بگاتە ئۆتۆمبیلەکەی ئیبراهیم کە ئەو دەرگای ئۆتۆمبیلەکەی کردەوە و دابەزی: قوربانت بم لەیلا. ڕای کردە پێشوازی لەیلا و باوەشی پێدا کرد لە کاتێکدا کە خەریک بوو لە هەناسە دەکەوت: قوربانی ئەوێنت بم، دەمزانی دێی. لەیلا لە کاتێکدا کە هەناسە بڕکەی پێکەوتبوو وتی: تا کەس پێی نەزانیوە ڕێکەوە بڕۆی. ئیبراهیم وتی: باش بیرت کردووەتەوە؟ بەڵێ، من باش بیرم کردووەتەوە. ئیبراهیم لە کاتێکدا دەستەکانی ئەوی دەگوشی وتی: قوربانتم، فەرموو. پاشان دەرگای لای ڕاستی ئۆتۆمبیلەکەی کردەوە. لەیلای سەرخست. خۆیشی لە لای چەپەوە سەرکەوت و سلفی لێدا. گێڕی گۆڕی و پێی لێنا. ترێلەکە لە ناو تۆفانێک لە تۆز و خۆڵدا کەوتەڕێ تا لەیلا لە گوند و یادەوەریەکانی دوور بخاتەوە. بەڕێکەوت تا لە شەوان و ڕۆژان بپەڕێتەوە و لەیلا بگەیەنێتە بەهەشتی خەون و خەیاڵەکانی. بەڵام هێشتا خێراییەکەی زیاد نەکردبوو. لەیلا هاواری کرد: ئیبراهیم، ڕایگرە. ئیبراهیم قاچی خستە سەر ستۆپەکە و فشاری خستە سەر. لەبەرچی؟ لەیلا بە پەنجەی ئاماژەی بۆ بەرامبەریان کرد. بولود وەک ئەوەی جنۆکەکان هەواڵیان دابێتێ هاتبوو ڕێگەیان لێدا بخات. ڕێک لە ناوەڕاستی جادەکەدا وەستا بوو، جوڵەی نەدەکرد. دیسان ئەم کوڕە گەمژەیە دەیەوێت بێزارمان بکات؟ ئیبراهیم وتی: ئێستا دەتەوێت چی بکەیت؟ لەیلا پرسی. ئیبراهیمیش لە کاتێکدا کە سمێڵی دەجوو وتی: دەمەوێت بیشێلم. لەیلا ترسا: نا، کاری وا مەکە، بەستە زمانە. ئیبراهیم ئۆتۆمبیلەکەی لێخوڕی. گوناح و قسەی قۆڕ. دەمەوێت وانەیەکی بدەمێ تا دنیایە بیری نەچێتەوە. ئۆتۆمبیلەکە خەریک بوو دەچووە پێش، بەڵام بولود بێ ئەوەی بترسێت هەروە لە جێگەی خۆی وەستا بوو. لەیلا بینی ئیبراهیم بەڕاستی دەیەوێت بیکات بەژێرەوە. بەڕاسانێک کە لە کچە لادێییەک دوور دەبینرا، بە دوو دەست دوکانەکەی گرت و سوڕاندی و بۆ هۆی ئەوەی ترێلەکە لە جادەکە دەرچێت. ئیبراهیم تووڕە بوو. خەریکی چی دەکەیت؟ تۆزێکی مابوو هەردووکمان بەکوش بدەیت. لەیلا لە کاتێکدا کە ڕەنگی پەڕی بوو پرسی: تۆ دەتویست ئەو بکوژی؟ نەبابە، تەنیا دەمویست بیترسێنم. ئێستا ئۆتۆمبیلەکە چوو بۆ کوچە باخێکەوە و ڕێگەی گەڕانەوەی نەبوو. هێدی چووە پێش. ئیبراهیم پرسی: ئێستا چۆن بگەڕێینەوە سەر جادەکە؟ لەیلا وتی: نازانم. پاشان کاتێک سەیری ئاوێنەی ئۆتۆمبیلەکەی کرد، بولودی بینی. خەریک بوو لە دواوە نزیک دەبەوە. بولود خەریکە دێت. ئیبراهیم نەیدەزانی چی بکات پرسی: ئەم کۆڵانە بەکوێ کۆتایی دێت؟ بە مەزرا. ئیبراهیم پێی بەگازدا ناو بە خێرایی چووە پێش. بولود بە هەڵەداوان بە دوای ترێلەکەدا دەڕۆی. کاتێک ترێلەکە لە کوچە باخەکە چووە دەرێ تا چاو هەتەری دەکرد، گەنمەجار بوو. گەنمەجارەکان دەشتەکەیان جوان و خەیاڵاوی کردبوو. ئیبراهیم سۆکانەکەی سوڕاند و بە تەریبی ڕێگەی کانیەکە کەوتە ڕێ تا بگاتە جادەکە. جادەکە پێچی خواردبووە و لەو جێەوە تێدەپەڕی کە گەنمەجارەکان تەواو دەبوون. لاسکە گەنمەکان کە لە ژێر تایی ترێلەکەدا دەپلیشان، خشەخشیان دەکرد. ترێلەکە گەنمەجارەکانی پلیشاند و لەگەڵ هەموو چاڵی و شۆڵی تاسەیەک کە لە بەردەمیدا بوو چووە پێش. لیلا پەرێشان بوو. ئیبراهیم پرسی: بۆچی قسەیەک ناکەیت؟ دڵم دەترسێ. نیگەران مەبە، هەموو شتێک بە باشی و خۆشی تەواو دەبێت. لەیلا پرسی: هیوادار بم؟ بەڵێ، هیوادار بە. هیچ هۆیەک نییە هیوادار نەبیت. بزە لەسەر لێوەکانی لەیلا نەخشی بەست و قۆڵی ئیبراهیمی گوشی: زۆرم خۆش دەوێی.
قوربانتم. ئێستا بولود گەیشتوو بۆ ئەوان و بە تریبی تڕێلەکە ڕایدەکرد. ئالۆز و تەماوی جنێوی دەدا، بەڵام نەیدەتوانی کارێک بکات. تڕێلەکە بە ناوەڕاستی گەرمەجاڕەکەدا تێدەپەڕی و لە جادەکە نزیک دەبەوە. ئیبراهیم سەیرێکی دەرەوەی کرد. ئەم زمان بەستراوە تاکەی دەیەوێت دوامان بکەوێ؟ لەیلا لە کاتێکدا کە دڵی بە حاڵی ئەو دەست و تاوتی تا ئەو جێی قاچەکانی توانای ڕاکردنیان هەبێ. دیارە زۆری خۆش دەوێی. بەڵێ، ئەمیش لە بەدشانسیمە. ئێستا ترێلەکە گەنمەجاڕەکانی تێپەڕاندبوو خەریک بوو دەگەیشتە جادەکە. ئیبراهیم هەناسەیەکی ئاسوودەیدا. تون خۆت بگرە دەرچوین. دواتر کاتێک چووە سەر جادەکە ڕادیۆکەی کردەوە و پێی بە گازدانا و خێرای کرد. بولود لە ئاوێنەی ترێلەکەدا وردە وردە بچووک بووە. لە قوڵاوی ئاوێنەکەدا لەسەر زەویەکە دانیشتە بوو، نائومێد بە دەستەکانی دەموچاوی داپۆشی. نەکبەتە خەریکە دەگری. لیلا وتی. ئیبراهیم ڕادیۆکەی دەنگدایە. گەورە دەبێت و هەموو شتێکی بیر دەچێتەوە. ترێلەکە جادە خۆڵەکەی شەق دەکرد و بە خێرایی دەچووە پێش. لیلا پێی دەخستە دنیایەکی نەناسراوە و ترس لە نەناسراوی بوونی یەخسیر کردبوو. دەترسا، بەڵام وای دەنوان ناترسێ. چیاو دەشتەکان بە نەفرەتەوە سەیریان دەکرد. کاتێک لە بەرچاوی دەکشانە دواوە کتوپڕ دەنگی باوکی لە گوێیدا دەنگی دایەوە. ئەگەر دەستم پێت بگات دەتکوژم لەیلا. پاشان بەڕوونی دەنگی دایکی بیست. ئەمە چ کارێک بوو لەیلا؟ ماڵوێرانت کردم. دایە گەورە لە پێخەفەکەی نیوە هەستا. ڕزگارت نابێ لەیلا، یارت بە ئابڕووی ئێمە کرد. هەستی ئەوەی باوکی دوای بکەوێ و بیدۆزێتەوە و بیکوژێ ئارامی لێ هەڵگرتە بوو. لەیلا چایەکەت بخۆرەوە. ئیبراهیم چایی بۆ تێکرده بوو. کڵۆشەکرێکی خست بۆ بینی لێوەکانیەوە. دەترسم ئیبراهیم. قۆڵی ئەوی گرت. مەترسە، هیچ ڕووداوێکی خراپ ناقەومێ کە بارودۆخەکە ئاسایی بۆوە دەگەڕێینەوە و دڵی ماڵبەتەکەت خۆش دەکەین. دەنگەگەڕەکەی ئیبراهیم هێزیدایە دڵی و هەولیدا ئارامیەکی خۆی بەدەست بهێنێتەوە. پیاڵە چایەکەی لە دەست ئیبراهیم وەرگرت و خواردیەوە. شەو دادەهات و ترێلەکە دەڕۆی تا لە قوڵایی تاریکی داون بوون. بولود دیسان وێران و پەرێشان چووە گوندەکەوە. خەڵکی لە دەوری خۆی کۆکردەوە و لە بری لەیلا لە ماڵەوە تا جادەکە ڕای کرد و لەوێ ئەوی سواری ترێلەیە کرد و بە جوڵەی دەست لە هەوای کێشابووی پاشان وەک ئەوەی خودی ئیبراهیم بێ بە هەردوو دەست تند سۆکانەکەی گرت و پێی بە گازدانا. لە درێژەی چیرۆکەکەوە جوڵەی دەست و هاوارەتەم و مژاویەکانیدا ترێلەکە لە جادەکە لایدا و گەنمەجاڕەکانی پلیشاند و لەیلای لەگەڵ خۆی برد کە گەیشتە ئێرەی ڕووداوەکە کەوتە گریان. نەیتوانی بوو کارێک ئەنجام بدات. هەواڵی هەڵاتنی لەیلا بە خێرایی باو بروسکە زار بەزار گەڕا و گەیشتە گوێی هەمووان بە جۆرێک کە خێزانی خودی لەیلا دوایین کەسانێک بوون هەواڵەکەیان بیست. جەمیلە کە پێی وابوو ئەو چووە بۆکانی کتوپڕ هێز لە دڵی دانەما و کەوت. ویستی بداتە پڕمەی گریان و بە دەنگی بەرز شێوەن بگێڕێ، بەڵام نەیتوانی. وەک بڵێ زنەی چاوی وشک بوو بێت و زمانی گیرا بێت، دایە گەورە تند سەریدا بە دیوارەکەدا و بە جۆرێک کە برینەکەی سەری کولایەوە. بەدبەخت بووین، ئیتر ناتوانین لە ئاواییەکەدا سەرمان بەرز بکەینەوە. خوێن لە پەنابرۆکانیەوە شۆڕابەی بەست. ڕەجەب وەک بڵێ بە پیک دابێتیان لەسەری، دنیا بە دەوری سەریدا خولایەوە و ڕەشایی لە چاوەکانی دانەما. پاڵیدا بە دیوارەکەوە و لەسەر قاچە بێتوانەکانی هەڵدڕوشکە. بۆچی وات پێکردین لەیلا؟ ئاخر بۆچی؟ دواتر سەری خستە سەر ئەژنۆکانی و بێدەنگ گریا، جۆرێک کە شانەکانی تەکانیان دەدا. ئەو ساڵانێک بوو نەگریا بوو. جەمیلە کە بوو خست ڕێگەی قورگی گرتبوو بە دەنگێکی خنکاوتی: پیاوەکە، خۆ بە گریان کارێک دروست نابێت، شتێک بکە. ڕەجەب سەری لەسەر ئەژنۆکانی هەڵگرت. چی بکەم؟ خۆ من نازانم ئەو لەگەڵ کێ ڕۆیشتووە و بۆ کوێ چووە. دایە گەورە وتی: ئیتر ناکرێ کارێک بکەیت، ئاوی ڕەژاو هەڵ ناگیرێتەوە. دواتر لەژێر لێوە وتی: لەیلا دەکەوێتە سەرزاران، حکایەتی لێ دروست دەکەن. ئیتر تۆ بۆ پیلار دەدەی؟ ڕەجەب وتی. کاتێک چاوی خستە سەر دایە گەورە ترس هەڵی گرت. دەموچاوی ئەو شەڵاڵی خوێن بوو. تۆ بۆ وات لێ هاتووە؟ شتێکی تایبەت نییە، تەنیا برینەکەم کولاوەتەوە. ڕەجەب ڕووی کردە جەمیلە:
هەستە کارێک بکە، خەریکە چۆڕ خوێنی لێ دەڕوات. جەمیلە کە لە گۆشەی هۆڵەکەدا مات و حەیران دانیشت بوو، ئەژنۆکانی گرت بووە باوەش. بە بێحاڵی هەستا و چووە یەکێک لە ژوورەکان تا قوماشێک بهێنێ و دووبارە برینەکەی ئەو بپێچێت. لەم کاتەدا لە دەرگادرا دایە گەورە وتی: هەستە بزانە کێیە، بێگومان کوێخایە. ڕەجەب هەستا و بەرەو قاپی حەوشەکە کەوتە ڕێ. لە ڕێگەدا هەوڵیدا خوێندساردی خۆی بپارێزێ، چاوەکانی داپچڕێ بوو تا نەکەوێت. تاریکی هەموو جێیەکی گرت بووە. کێیە؟ ڕەجەب، منم کوێخا. دایە گەورە ڕاستی بۆ جوو بوو، کوێخا هاتبوو تا گەر کارێکی لە دەست دەهات ئەنجامی بدات. ڕەجەب قاپێکی کردەوە: فەرموو کوێخا. نابێزارتان ناکەم، هاتم بزانم دەکرێت چی بکەین؟ عەقڵم بە هیچ ناشکێ، ئۆقرەم نەماوە کوێخا. کوێخا لە کاتێکدا کە خەریکی تەسبیحەکەی بووتی: بزانم تۆ یارۆ دەناسی؟ نا، غەریبەیە، تەنیا دەزانم ناوی ئیبراهیمە. نازناوەکەی چییە؟ نازانم. کوێخا نائومێد بوو، کەواتە کارەکەمان قورس بوو. چووە فکرەوە. ڕەجەب وتی: لە بەردەرگا باش نییە، فەرموو وەرە ژوورێ. بۆچی بێمە ژوورێ؟ دەبێت بیرێک بکەینەوە. شەمشەمە کوێرەکان لە تاریکیەکەدا دەفڕین و دەنگی باڵەفڕکەیان ئەو ناوەی پڕکردبوو. شەوێکی شوم و خەماوی فەرمانڕەوایی دەکرد. هەموو جێیەک شەمشەمە کوێرە بوو. ڕوخساری ژاکاوی ڕەجەب پەڕەیەکی تری خست بووە سەر کتێبی نائومێدی. ئەو کڵۆڵ و ڕەنجاو چاوی بڕی بۆ کوێخا تا ڕێگەیەکی بخاتە بەردەم و کوێخاش لە قۆڵایی مێشکیدا کنەی دەکرد. دەبوو کارێک بکات. ئەو تاقە ئومێدی ڕەجەب بوو. کوێخا تێدا مابوو چی بکات کە کوتوپڕ هاشمی بیرکەوتەوە. بیرێک هات بە مێشکمدا. یەکسەر ڕەجەب پرسی: چی بیرێک؟ کوێخاوتی: دەچینە بنکەی پۆلیس بۆ لای هاشم. بەڵکو دەرفەتێک هەبێت بڕۆ خێزانەکەت ئاگادار بکەرەوە. هاشمی کوڕی عەباسقوڵی سەرۆکی بنکەی پۆلیسی ئاوایی مەرجان بوو. ئەو خەڵکی یەکێک لە ئاواییەکانی دەوروبەر بوو. ڕواڵەتێکی تووڕە، بەڵام دڵێکی میهرەبانی هەبوو. خەڵکی ئاوایی خۆشیان دەویست. ڕەجەب پرسی: پێت وایە دەتوانێت کارێک بکات؟ ئەی بۆنا، هەرچیەک بێت سەرۆکی بنکەیە. لانی کەمی ئەوەیە ڕووداوەکەی دەکەوێتە دەست و ڕێنماییەکمان دەکات. ڕەجەب لە چاوتروکانێکدا چووە ژوورەوە و بە فانۆسێکەوە گەڕایەوە. بەرەو بنکە بەڕێکەوتن و کوێخا بۆ ئەوەی هەست بە درێژی ڕێگاکە نەکات کەوتە قسەکردن. بنکەکە لە بەری باشووری خۆرئاوای ئاواییەکە کەمێک دوورتر لە جادەکە بوو. نیگەران مەبە، بەخێر دەگوزەرێ. ئەوەی کچێک لەگەڵ پیاوێکدا هەڵبێت، گریمان غەریبە بێت، شتێکی تازە نییە. لە سەرەتاوە هەبووە و تا کۆتاییش دەبێ. ئەمە دابێکە. ڕەجەب ئاخێکی هەڵکێشاوتی: بەڵام دابێکی خراپە کوێخا. تر ناتوانم لە ئاواییەکەدا سرم هەڵبڕم. نا، وا بیر مەکەرەوە. 2-3 ڕۆژی تر کە لەیلا لەگەڵ ئەو پیاوەی کە ئیتر بۆتە مێردی گەڕایەوە، هەموو شتێک تەواو دەبێ. ڕەجەب هێز گەڕایە و دڵی: پێت وایە شتی وا دەکرێ؟ ئەی بۆ ناکرێ؟ مەگەر تا ئێستا ئەوانەی ڕایان کردووە نەگەڕاونەتەوە؟ کوێخا لەوەی بە قسەکانی تەسکینی بەخشی بۆ ڕەجەب هەستی بە غڕور دەکرد. من زۆرم لەم ڕووداوانە بینیوە، بە هێندەی تاڵە قژەکانی سرم. ویستی ناوی ئەو کچانە بهێنێ کە تا ئێستا هەڵاتە بوون، بەڵام نەیتوانی. یادەوەری یارمەتی نەدا. ئەفسوس کە یادەوەریم یارمەتیم نادات. گەر نادەمتوانی دەیان نمونە بهێنمەوە. ڕەجەب وتی: تا لەیلا دەگەڕێتەوە من نیوە گیان دەبم. کوێخا وای نوان تووڕە بووە. ئەڵێ هەرچی من بڵێم تۆ وەڵامێکت بۆی هەیە بابە. ڕووداوێک ڕوویداوە و بە ئومێدی خوا بەخێر دەگەڕێ. ڕەجەب ئیتر هیچی نەوت. چاوی بڕیە ئاسمان، مانگ جوان و خەمبار دەدرەوشایەوە. ئازاد و بەڕەڵا دەهاتە بەرچاو. لە کاتێکدا لە دوورەوە لە پەنجەرەی قاوەی ئەو خانووەی سەر ڕێگا کە لەیلا و ئیبراهیم نانی ئێوارەیان تێدا دەخوارد دانیشت بوو. جوڵەی نەدەکرد. لەیلا هەم نیگەران و هەم خۆشحاڵ. خۆشحاڵ لەوەی لە تەنیش ئیبراهیمەوە بوو، نیگەران لەوەی خێزانەکەی خست بووە دەردەسەریەوە. من نیگەرانم ئیبراهیم. نیگەرانی چی؟ خێزانەکەم. نیگەران مەبە، سبەی و 2 سبەی نامەیان بۆ دەنێرین و هەموو شتێکیان بۆ ڕوون دەکەینەوە. باوکم دەمکوژێ. بۆچی؟ تۆ کارێکی خراپت نەکردووە.
مەگەر هاوسەرگیری گوناهە؟ گوناه نییە، بەڵام ئەم جۆرەی زۆر خراپە. هیچ خراپ نییە، نیگەران مەبە، هەموو شتێک بە خۆشی تەواو دەبێت. مانگ لە پەنجەرەکەدا دانیشتبوو دەدرەوشایەوە، وەک بڵێی بە شوشەکەوە لکابێت. لە کاتێکدا لە ئاواییەکەدا بەبان سەری ڕەجەب و کوێخاوە دەجوڵا و لە بنکەکە نزیک دەبەوە. بوەستن، ڕەجەب و کوێخاوەستان، خۆتان بناسێنن، منم کوێخا. سەربازەکانی بنکەکە کوێخایان دەناسی و ڕێزیان لێدەگرت. ئەو سەربازەی ئێشکی دەگرت بە بیستنی دەنگی کوێخا تفەنگەکەی داگرت. فەرموون. دوای چەند ساتێک ئەوان لە ژوورەکەی سەرۆکی بنکە بوون و کوێخا ڕووداوەکەی بۆ باز دەکرد و سەرۆکی بنکەیش بیری لەوە دەکردەوە هەر جۆرێک بووە کابرای غەریبە گیرخەن و نای خۆی لەبیر بەرنەوە. بەڵام کاتێک قسەکانی کوێخا کۆتایی هات ئەو نائومێد بوو. ئەوان هیچ ناونیشانێکی کابرای غەریبەیان نەبوو. ئەوان تەنیا ناوەکەیان دەزانی، ئیتر نەیان دەزانی شێوە و قیافەی چۆنە و خەڵکی کوێیە. چووە فکرەوە، ئەو نەی دەتوانی هیچ کارێک بکات. ئەو نەی دەتوانی هەموو ئەو شۆفێری ترێلانەی لە دامێنی ئاواییەکەوە هامشۆیان دەکرد بەهۆی یەکێک لەوانەوە دەستگیر بکات. کوێخا لە بابەتەکە تێگەیشت خێرا هەستا. ئیتر ئێمە لەمە زیاتر بێزارتان ناکەین، کەواتە بە ئومێدی خودا بە دوواداچوون دەکەن. سەرۆکی بنکە بۆ ئەوەی ڕەجەبی نائومێد نەکرد بێت، بێ دواکەوتنوتی بێگومان، تەنانەت گەر بووە شار بە شار بە شوێنیدا بگەڕێم یارۆ گیر دەخەم. دواتر لە کاتێکدا تەوقەی لەگەڵ دەکردن درێژەی دایە، باش بوو ئاگادارتان کردین. کوێخاوتی زۆر بەڕێزی، خوا لە گەورەیی کەمت نەکا. درەنگە وەختێک بوو کوێخا و ڕەجەب لە بنکەکە چوونە دەرێ، ڕێگەی ئاواییەکەیان گرتە بەر. کوێخا و ڕەجەب تاقەتی قسەکردنیان نەبوو، نوقمی بیرکردنەوە بوون. کوێخا لەوەی کە نەیتوانی بوو کارێک بکات بێتاقەت بوو. ڕەجەبیش تێدا مابوو چ وەڵامێکی هاوسەر و دایکی بداتەوە. ئارام و خەمبار لەبەر مانگەشەوەکەدا دەگەڕانەوە و سێبەری درێژیان لەسەر ڕووی ناهەمواری جادەخۆڵەکە دەکشا. ڕەجەب حەزی دەکرد جادەکە کێشی بێت و ئەو هەرگیز نەگاتەوە ماڵێ و کوێخا لە خەونەکانیدا تەقەی لەو ترێلەیە دەکرد کە لەیلای لەگەڵ خۆی دەبرد و بێ ئاگا هەنگاوەکانی خێراتر دەبوو. دواکەوتیمەش ڕەجەب. ڕەجەب ئاگای لە خۆی نەبوو، لەیلای بەپرج گرتبوو لەسەر زەویەکە ڕایدەکێشا. کوێخا دووبارە بەدنگێکی خنکاوتی تۆسێک هەنگاوەکانت دوونتر هەڵگرا. ڕەجەب پرچەکانی لەیلای بەردا. هێز لە ئەژنۆمدا نەماوە کوێخا. دووبارە لەیلای بەپرج گرت و بە دوای خۆیدا ڕایکێشا و کوێخاش تفەنگ بەدەست لەیلا و کابرای غەریبەی پێش خۆیدا بوو. دەیبرد بۆ بەر قاپیەکەی ماڵی ڕەجەب. هەر جۆرێک بووە من دەیاندۆزمەوە. ڕەجەب هاتەوە خۆ. چۆنی؟ کوێخا یەکسەروتی کابرای غەریبە ناناسم، بەڵام خۆ لەیلا دەناسم. ئەگەر تا 2-3 ڕۆژی تر هەواڵێکیان نەبوو دەچم بۆ شوار بە شوێنیاندا. ڕەجەب وەک بڵێ تیشکی ئومێد کەوت بێتە دڵیەوە یەکسەر پرسی کام شار؟ خۆ ئێمە نازانین ئەوان ڕۆیشتون بۆ کام شار. کوێخاوتی با دەزانین. بەپێی قسەی بولوت ئەوان بەرەو باشووری ڕۆژهەڵات چوون. دواتر قسەکەی بڕی تا ڕەجەب ناوی شارەکەی لێ بپرسێ و ڕەجەب پرسی پێت وایە چوو بێتن بۆ کام شار؟ ئەو لە کاتێکدا کە لە زەینیدا بە هەست و هۆشی خۆیدا هەڵدەگوت گوتی ئەوان چوون بۆ شارە سنووریەکە. بێوچان درێژەیدایە. لەم دەبەرە تەنیا شارێک هەیە، ئەوی شاری سنووریە. ڕەجەب لەوەی کەلانی کەم ناونیشانێکی لە لەیلا دەستکەوتبوو تۆزێ خۆشحاڵ بوو. بۆچی زووتر نەدوت؟ کوێخاویستی خۆی بە تێگەیشتوو دەربخات و بڵێ وەستا بوو تا لە کاتی خۆیدا بڵێ، بەڵام کاتێک بەڵگەیەکی بۆ ئەم وەڵامە نەدۆزیەوە ڕاست بابەتەکەی وت. لە ناکاو هات بە مێشکمدا. ئێستا سێبەرەکانیان لەسەر دەر و دیوار دەڕۆی. ئەوان گەیشتبوونەوە ئاواییەکە. ڕەجەب وتی خدا چاکت بۆ بکات کوێخا، خدا تۆمان بۆ بهێڵێ، گەر تۆمان نەبوایە حاڵمان شەڕ بوو. کوێخا خێراوتی تکا دەکەم، ئەی کوێخا بۆچی باشە؟ ئاواییەکە کش و مات و بێدەنگ بوو. جگە لە وەڕینی تاک و تەرای سەگەکان هیچ دەنگێکی نەکدەگەیشتنە گوێ. کوێخا باوێشکیدا کە گەیشتیەوە ماڵێ دەزانی چی بە هاوسەر و دایکت دەڵێ؟ بەڵێ هەوڵ دەدەم هیواداریان بکەم. کوێخا بێ بایەق بە ڕەجەب گوتی پێیان بڵێ کوێخا لە پشت ڕووداوەکەیەوەیە. جێی نیگەرانی نییە. بە چاوان کوێخا
هەرچی تۆ بڵێی کوێخا درێژەی دایە. من زۆرم لەم ڕووداوانە بینیوە، بەڕاستی جێگەی نیگەرانی نییە، بڕۆ ئاسوودە بنۆ، سبەیش ڕۆژی خوددایە، کێ جوزانێ کتوپڕ بینیت هەر سبەی سەر و سەکوتیان دەرکەوت. دووبارە کوێخا باوێشکیدا، خود ئەگەورەیە، یارمەتیمان دەدات. دیسان ویستی باوێشک بدە کە گەیشتە نزیک ماڵی ڕەجەب، دەبوو لێک جیا ببنەوە. ڕەجەب خوڵکی کوێخای کرد بۆ ماڵەوە و کوێخاوتی لە دەرفەتێکی تردا دێم. بێ ئەوەی بایەخێک بە قسەکەی ڕەجەب بدات کە دەیوت تۆ میهرەبانی ڕێگەی خۆی گرت و ڕۆیشت. ئێستا ڕەجەب بەرامبەر دەرگای ماڵەکەی بوو، لەسەر خۆ لە دەرگایدا و چاوەڕێما. دوای چەند ساتێک جەمیلە لە ناوەوە پرسی: تۆی ڕەجەب؟ بەڵێ خۆمم، بیکەرەوە. جەمیلە دەرگاکەی کردەوە. هەواڵی تازە چییە؟ ڕەجەب ئاماژەی بۆ کرد لە ماڵەوە هەموو شتێکی پێدەڵێ و چۆ ژوورێ. جەمیلە ئارامی نەمابوو، بەڵام ڕەجەب تا لە پلیکانەکان سەر نەکەوت و نەچوە هۆڵەکە هیچی نەوت. دایە گەورە کە لە گۆشەیەکی هۆڵەکە بەسەری پێچراوە ڕاکشا بوو، بە بینینی ڕەجەب کەمێک هەستا. چیتان کرد کوڕم؟ چوینەکن هاشمی سەرۆکی بنکە، هەموو ڕووداوەکەمان بۆ باس کرد، ئەوانیش دۆستیەکیان بۆ کردەوە. جەمیلە پرسی: هەر ئەوە؟ ڕەجەب درێژەی دایەوتی: بەڵێنی داوە دوای پرسەکە بکەوێت، تەنانەت گەر بڕیار بێت شار بە شار بە شوێنیاندا بگەڕێت، ئەو کارە دەکات. دواتر داواکەی کوێخای بیر هاتەوە و خێراوتی: جێگەی نیگەرانی نییە، کوێخا لە پشت بابەتەکەوەیە. دایە گەورە پرسی: نەتانزانی ڕۆیشتون بۆ کام شار؟ ڕەجەب وەڵامی دایەوە: با، کوێخا پێی وایە ئەوان ڕۆیشتون بۆ شاری سنووری. ویستی پرسەکە زۆر ئاسایی دەربخات. هەمیشە لەم ڕووداوانەدا دەقەومێ، شتێکی ئاساییە، ئێمە نابێت خۆمان بدۆڕێنین. جەمیلە بە ژنەوتنی قسەکانی ڕەجەب کەمێک دەستکینی پێداهات، بەڵام دایە گەورە باوەڕی نەدەکرد جارێکی تر لیلا ببینێتەوە. ئەمەی نەدەوت، بەڵام ڕاستەقینەی پرسەکە لە مێشکیدا ئەمە بوو: تا لیلا دەگەڕێتەوە من مردووم. ڕەجەب وای نوان تووڕەیە، ناکرێ ساتێک باسی نائومێدینەکەی. دواتر درێژەی دایە: هەست دەکەم دیسان سەرم تەڕ بووە. هێشتا قسەکەی تەواو نەبوو بوو، خوێن بە نێوان برۆکانیدا ڕێچکەی بەست. ئیتر ئەم خوێنە ناگیرسێتەوە. ڕەجەب ڕووی کردە جەمیلە: ژنەکە هەستە کارێک بکە. چی بکەم؟ تا ئێوە چوون و هاتنەوە 3 جار برینەکەیم تیمار کردووە، بەستومە. دایە گەورە وتی: حەقت بەسەر جەمیلەوە نەبێ، ئەو داماوە هەرچیەکی لە دەست هات کردی، من لێ ڕازیم. ڕەجەب وتی: هەستە بچینە دکتۆر. دایە گەورە وەڵامی دایەوە: کاری من لە دەوا و دەرمان نەماوە. کۆکەیەکی کرد و درێژەی دایە: من ناگەمە شار. شار دوور بوو، وەک ئارەزووی بینینی لەیلا. دایە گەورە تا ئێستا نەچوو بوو بۆ شار، بەم ئاخری عومرەش تاقەتی دانیشتنی ناوپاس و تەحمولی تاسەی جادەخۆڵەکەی نەبوو. ڕەجەب و جەمیلە دووبارە برینەکەی سەری ئەویان تەداوی کرد و بەدەستڕێک بەستیان. شار لە ڕوانگەی دایە گەورەوە جێگەیەکی کاکی بە کاکی و قەرەباڵغ بوو. ئۆتۆمبیلەکان هۆڕنیان لێدەدا، کارگەکان ئاژیریان لێدەدا و لە گۆشە و کەنارەوە بەزم و ڕزم و سەما بەرپا بوو. دایە گەورە نوقمی خەیاڵەکانی بوو. لەیلا دەست لە دەستی پیاوێکی غەریبەدا پشت لەو دوور دەکەوتەوە. ڕەجەب وتی: دەڵێی دیسان خوێنی لەبەر دەڕوات. جەمیلە وەڵامی دایەوە: بەڵێ، دەستڕەکە تەڕ بووە. دایە گەورە ڕاکشا بوو. ڕەجەب و جەمیلە بەلایەوە دانیشتبوون. ڕەجەب پرسی: چی بکەین؟ جەمیلە وەڵامی دایەوە: هیچم بە مێشکدا نایەت. دایە گەورە لە خەیاڵەکانیدا بە دوای لەیلا و کابرای غەریبەدا دەچووە پێش. هەوڵی دەدا بگاتە ئەوان، بەڵام نەیدەتوانی. ڕەجەب وتی: گەر تا بەیانی بمێنێ دەیبەم بۆ شار. جەمیلە وتی: بە ئومێدی خودا دەمێنێ. دایە گەورە لە قەرەباڵغیەکەدا لەیلا و کابرای غەریبەی ون کردبوو، بە دەنگی بەرز بانگی لەیلای دەکرد: لەیلا، لەیلا، لەکوێی کچەم؟ ڕەجەب وتی: دڵی خەون دەبینێ. جەمیلە وتی: نا، خەون نابینێ، ڕێنە دەکات. پاشان دەستی خستە سەر ناوچەوانی خوێنایی ئەو: تای هەیە. ڕەجەب پرسی: پێت وایە تا بەیانی بمێنێ؟ جەمیلە دڵنەوایی کرد: ئەی بۆچی نا؟ مەگەر چی بووە نامێنێ؟ ڕەجەب لە پەنجەرەکەوە سەیری دەرەوەی کرد: بۆچی بەیان نائەنگوێ؟ جەمیلە وتی: زووە، تۆ بڕۆ بنۆ، ئینشائەڵڵا باش دەبێت. خەوم لێ ناکەوێ، لانیکەم بڕۆ ڕابکشێ و پشوو بدە.
ئێستا دایە گەورە ئارام نووست بوو. ڕەجەب بەبێ مەیلی هەستا و چووە ژوورەوە تا بنوێ. لە ژوورەکەەوە وتی: تۆیش هەر لەوێ لە تەنیشتیەوە بن و ماندوویت. دوای چەند ساتێک دەنگی پڕخەی ڕەجەب لە ژوورەکەەوە هەستا. ئەو سەرباری ئەوەی نیگەرانی لەیلا و دایکیشی بوو، بەڵام لەبەر ئەوەی ماندوو بوو. کاتێک سەری خستە سەر پشتێکە زۆر زوو خەو برتیەوە. جەمیلەیش بە ژنەوتنی دەنگی پڕخەی ڕەجەب باوێشکی دا و گڵۆپەکانی کوژاندەوە و لە تەنیشت دایە گەورەوە ڕاکشا. پاشان خێرا خەوی لێکەوت. دایە گەورە خەونی بە شارەوە دەبینی. تەنیا و سەرگردان لە شقامەکانی شاردا دەڕۆیشت و سۆراغی لەیلای لە ڕێبواران دەکرد. ئێستا ئیتر هێزی ڕۆیشتنی نەبوو. لەسەر زەویەکە دانیشت و دواتر ڕاکشا. ماڵەکە ڕووچوو بووە تاریکیەوە. لە تاریکی خەفەت و ئازاردا خەڵکانی ماڵەکە نووستبوون و زەمان هێدی هێدی دەچووە پێش. ئەوان نووستبوون تا شەو بگەین نەبەیانی، تاریکیش بەڕووناکی. ئەوان نووستبوون تا لە سبەینیەکی پڕ ئومێددا خەبەریان بێتەوە. ڕەجەب لە جێگەکەی خۆیدا تلێکیدا. جەمیلە وەک سەرمای بوو بێت پەسا پەسا دەکۆکی، بەڵام دایە گەورە ئاسوودە نووستبوو. کاتێک بەیان ئەنگوت ڕەجەب و جەمیلە لە خەو هەستان، بەڵام دایە گەورە نا. خەوی ئەو زۆر قورس بوو، ئەو مردبوو. بەیانیەکی ناخۆش و خەماوی بوو، هەتا و زەرد دەدرەوشایەوە وەک بڵێ زەردووی گرت بێت. دایە گەورە لەسەر شانی 4 پیاوی بەهێز بەرەو گۆڕستان دەچوو. لە نێو ئاپۆڕایەکدا کە بە دوای تابوتەکەوە بوون، تەنیا ڕەجەب دەگریا. دایە گەورە کەس و کارێکی وای نەبوو. ئەو تاقەڕۆڵەی باوک و دایکی بوو، ڕەجەبیش تاقەڕۆڵەی ئەو. لە ماڵەوە لە نێو ژنەکاندا تەنیا جەمیلە دەستی لە قژی خۆی نابوو، دەموچاوی خۆی دەڕنی. گۆڕستانەکە لە دامێنی تەپۆڵکەیەکی نزیک ئاواییەکەی سەرو بوو. نە دەرگای هەبوو نە دیوار، جێگایەک بوو کاکی بە کاکی و گەورە، بەکێ لە قەبری شکاو و گۆڕگەلێکەوە کە لە حەساری درک و گژوگای کێوی. مرۆڤ کاتێک دەگەیشتە ئەوێ خۆی دەدۆڕاند. لە گۆشە و کەناریشەوە گۆڕی بە کۆمەڵیش دەبینرا و کە حیکایەت بوو لە نەخۆشی تاعونی ساڵانی ڕابردوو. لەوێ چڕە هەورێکی خەم و خەفەت حکومڕانی دەکرد. کاتێک ئاپۆڕایەکە گەیشتە ئەوێ زوو دەست بەکار بوو. گۆڕی دایە گەورە ئامادە بوو. بەڕێزەوە خستیانە گۆڕەکەوە و دواتر بە پرچاو دایان پۆشی. کاتێک دایە گەورەیان بە خاک دەسپارد، نەبایەک هات و نەبارانێک باری. تەنیا خۆر کەمێک ڕەنگی پەڕی بوو. چما دەبوو ئەو بچێتە ژێر خاکەوە. خاک پەناگەیەکی دڵنیا بوو کە ئەو بە هەموو ڕاز و چیرۆکەکانیەوە لەوێ بیباتە سەر. ئێستا دایە گەورە ئاسوودە بوو. خوێنی برینەکەی سەری بۆ هەمیشە گیرسا بوو و ئیتر ئازاری نەدەچەشت. ئاپۆراکە دوای ناشتنی ئەو بەرەو ئاواییەکە بەڕێکەوتن. کاتێک گەیشتنەوە گۆڕەپانی ئاواییەکە بە پێدابوونەریتی دێرینە، لەوێ وەستان و داوای لێخۆشبوونیان بۆ ڕۆحی ئەو کرد و فاتیحەیان خوێن. دواتر بڵاویان لێکرد تا بڕۆن بە دوای کاری ڕۆژانەدا، بەڵام بەخت یاریان نەبوو. بایەک لە بەری دەریاچەکەوە هەڵی کرد و شیوەنی پورە سوغڕای گەیاندە گوێی ئەوان. دووبارە ئەوان لە کەناری دەریاچەکە لە جێیەک گرت بوونەوە. دوێ شەو هاوکات کە ڕەجەب و گوێخا بەرەو بنکەکە دەچوون، بولود ڕێگەی دەریاچەکەی گرتبووە بەر. کەمێک خواردتر و بە تەریبی ئەوان، کاتێک ئەوان چووبوونە بنکەکەوە، ئەو پێی خستبووە دەریاچەکەوە. چوو بۆ پێش تا جێگەیەک کە پێی لە بنی دەریاچەکە هەڵکەندرا و دیسان پێشتر، ئەوەندە پێشتر کە بتوانێ خەمی لەیلا تێپەڕێنێ. لە کەنارەکە دوورکەوتبەوە تا لە گوندەکە و ئەو یادەوەریە تاڵانەی کە لەوێ هەیبوو دوورکەوێتەوە و نقم ببوو. پورە سوغڕا بەردەوام شیوەنی دەکرد و سات بە سات دەنگیشی زیاتر هەڵدەبڕی. هەرچەندێک دەنگی بەرز دەبەوە، ژمارەی خەڵکەکە زیاتر دەبوو. دەیویست خۆی بخاتە دەریاکە، بەڵام ژنەکەی هاوڕێی دەهێشت. ئەو دوێ شەو تا درەنگە وەختێک چاوەڕێی بولودی کردبوو، بەڵام هەواڵێک لە بولود نەبوو. ددانی بە جەرگی خۆیدا نابوو تا دنیا ڕووناک ببێتەوە. کە ڕووناک بووبەوە، لەچکەکەی لەسەر کردبوو دەرچوو بووە دەرێ. سەری لە هەموو جێیەکدا بوو، بەڵام هەر چەندێک گەڕابوو نەیدۆزیبەوە، وەک بڵێ بولود بۆتە ئاو و چۆتە زەویەوە. بە بیستنی هەواڵی مردنی دایکی ڕەجەب دڵی ترسا بوو. قوتوپڕ دەریاچەکە هاتبووە بەرچاوی و لەگەڵ ژنەکەی هاوسێی بە پێخاوسی
بەرەو دەریاچەکە ڕای کردبوو. کاتێک گەیشتو بۆ ئەوێ بولودیان بینی بوو کە لەسەر شەپۆلەکان بە چاوی کراوەوە خەوی لێکەوتووە. ئێستا کەنارەکە پڕ بوو لە خەڵک، ژن و پیا و گەنج و پیر و چەند پیاوێک لاشەکەی بولودیان دەهێنایە دەرێ. بولود بە قژی زەرد و چاوی شینەوە، جوانیەکی تایبەتی بەخۆیەوە گرتبوو، وەک ئەوەی پارچەیەک بێت لە دەریایەکی هەتاوی. لە گریانی پورە سوخرا و ئەو ژنانەشی شیوەنیان دەکرد، ئاوازگەلێک پێک دەهات، ئاوازگەلی جوان و لەیاد نەکراو، بەڵام خەماوی، ئاوازگەلێک کە دەیانتوانی سازی ئاشقە گەڕۆکەکان ئاگر تێبەردەن. من بولودم، کوڕی پورە سوخرا و لە دەریاوە دێم. چوو بووم دەردەدڵ بۆ دەریا بکەم، بەڵام دەریا گوێی لێ نەگرتم، خنکاندمی، ئەو ڕاوینا. من بولودم، کوڕی پورە سوخرا، من بە دڵێکی شکاوەوە لە دەریاوە دێم. هاشمی سەرۆکی بنکەی پۆلیسی ئاوایی ئارام و ئۆقرەی نەبوو، تووڕە بوو، بەردەوام دەهات و دەچوو، جگەرەی دەکێشا و هەر کاتێکیش کە جگەرەی دەخستە سەر لێوی یەکسەر کوێخا بۆی دادەگیرسان. دڵی پڕ بوو، بەڵام قسەی نەدەکرد. واتە دەیویست قسە بکات، بەڵام نەیدەتوانی، بەڵام دەرفەتەکەی بە گونجاو نەدەزانی. کوێخاوتی دڵی حاڵتان باش نییە. هاشم وەڵامی دایەوە خەریکە دەمرم. کوێخا پرسی ئاخر بۆچی؟ لێرەدا هاشم هەلەکەی قۆستەوە و ڕوو پیاوەکان هاواری کرد. بۆچی نابێ کەسێک لە ئێوە ئەم پیاوە غەریبەیە بناسێت؟ بۆچی هەموو سەرتان بردووەتە قاوەکەی خۆتانەوە؟ غەریبەیەک بە ئاسوودەیی دێت و هەموو شتێک تێک دەدات و لەیلا لەگەڵ خۆی دەبات، ئەم ڕووداوە تاڵە دەقەومێ، بەڵام ئێوە دەڵێی هەر چاو و گوێتان نییە. بەخودا ئەمە ناوی ژیان نییە. پاشان دەنگی بڵندتر کرد. ئێوە چیتانە؟ گەرخەوتن هەستن، کوا ئەو گوندەی دەنگی ساز و دەهۆڵی لێ هەڵدەستا. دەستەکانی دەلەرزین. گریمان هەر بنکەیەکی پۆلیس بوونی نییە، نابێ ئێوە وریای خۆتان بن؟ کوێخا کاتێک بینی خەریکە بابەتەکە لقوپۆپی لێ دەبێتەوە و هاشم وردە وردە تووڕەتر دەبێ، دوای قسەکانی ئەو کەوت تا پێش لە تووڕەبوونی ئەو بگرێت. هاشم هەرچیەک بڵێ حەقیەتی، خۆ ئەو ناتوانێت لەبەر یەکی ماڵەکان ئێشک بگرێت، دەبێ هەموو چاو و گوێمان بکەینەوە. دواتر ڕووی کردە هاشم گەرمۆڵەت بدەی خەریکی تەدارەکاتی مەیتەکە بین. مەبەستم ئەوەیە ئەگەر یاسا ڕێگری نەبێت. هاشم کە تۆزێک تووڕەبوونەکەی دامرکا بۆ وتی نا، هیچ ڕێگریەکی نییە، دەست بەکار بن. پاشان ڕەجەبی بانگ کردە سوچێکە و وتی دوێ شەو دوای ڕۆشتنی ئێوە من لەم پارەیەوە زۆرم بیر کردەوە و هەست دەکەم لەیلا لەگەڵ ئەو پیاوە غەریبەیەدا چووە بۆ شاری سنووری. کەرجوو پێچنە ئەوێ کەمێک کارەکانمان ئاسان دەبێ. ڕەجەب لە کاتێکدا کە ئاماژەی بۆ کوێخا دەکردوتی کوێخاش گەیشتوتە ئەم ئەنجامە. هاشم بانگی کوێخای کرد کە لە حاڵی داواکاری کفن و دفندا بوو. لێی پرسی تۆ دەتزانی ئەوان چوون بۆ شاری سنووری؟ کوێخا وەڵامی دایەوە بەڵێ، دوێ شەو گەیشتمە ئەم ئەنجامە. بۆچی پێت نەوتم؟ کوێخا یەکسەر وتی هەڵبەتە دوای ئەوەی لای تۆ گەڕامەوە گەیشتمە ئەم ئەنجامە، گەرنا بێگوما ئەم بابەتەم بە جەنابتان دەوت. ئیتر سەرۆکی بنکە لەوێ کارێکی نەبوو. لە کاتێکدا کە بەرەو جێیەکەی دەچوو کە کەمێک دوورتر ڕاگیرا بووتی خۆتان بۆ سبەی ئامادە بکەن کوێخا، سبەی بۆ بە دوواداچوونی ئەم بابەتە دەچین بۆ شار. کوێخاوتی بێگومان دەبێ بێم؟ هاشم وتی خۆ من لەیلا ناناسم، یان تۆ یان ڕەجەب دەبێ یەکێکتان میاوەریم بکات، من پێم باشە تۆ بیت. کوێخاوتی بە چاوان من دێم، خدا چاکت بۆ بکات کە لە بیری ئێمە دایت. ڕەجەبیش ویستی سوپاسی هاشم بکات، بەڵام ئیتر ئەو دوور کەوتبووەوە. ڕووی کردە کوێخاوتی دەبێ قەرەبووی بکەینەوە. کوێخاوتی لێگەڕێ کارێک بکات، دواتر ئەمە دەکەین. پاشان ڕووی کردە پیاوەکان و هاواری کرد دەست بەکار بن، نابێ مەید لەسەر زەوی بمێنێتەوە، باش نییە. ئەمەی وت و پیاوەکان دەست بەکار بوون. خۆر دڵشکاوانە دەدرەوشایەوە. دەریاچە پەشیمان و ژێوان سەری دەدا بە تاشە بەردەکاندا. پورە سوخرا ئیتر توانای شیوەنی نەبوو، زەمان دەورێکی دابووە تا بۆ هەمیشە بولوت لەم دنیایەدا بڕێ. کاتژمێرێک دواتر ڕێگەی گۆڕستانەکە دووبارە لەبەر پێی ئاپۆراکەدا دەکوترایەوە و دەریاچەکە لە دوای ئاپۆراکەوە وردە وردە بچوو دەبووە و گرگن دەبوو. کەسێک کە دەچێتە ژێر خاک بولوودا، کوڕە جوانەکەی ئاوایی.
دەریا بەخیلی بە جوانیەکەی بردووە خنکاندوێتی. ئێستا لە بری ئەو کەڵەکێویەکی جوان دەژی و ئێستا ئەو کەڵەکێویە بە تاشە بەردی چیایەکی دوورە دەستە هەڵدەزنێ. لەناو ئاپۆرای ئەسپەردەکەردا پیرەمێردێک نەیی دەژەند و پرسەنامەی دەخوێندەوە و با دەنگی ئەوی بۆ دوورە دەستەکان دەبرد. خۆر بە پەلە خۆی هەڵدەکشاند تا لەسەر مەزاری بولوت بوەستێ و کاتێک بولوتیان ئەسپەر دەکرد خۆر گەیشتو بووە ئەو جێیەی کە دەیویست. ئێستا خۆری نەخۆش بەسەر مەزاری گەنجێکی بێگردەوە دنیای هێنا بووە جۆش و خڕۆش. کتێبی دەنگی غەزەلنووس